ئەوەی ئێمە لە ڕوانگە سایکۆلۆجیەکەیەوە بۆی دەچین وەڵامی دوو پرسیارە لە لای دەروونناسی با بڵێن میتۆدی دەروونناسی ئینسانگەرا مرۆ دۆستەکان یان هیومانیستەکان تاک فیگۆری ئەساسیە و تاک ئامانجی ئەساسی سەرەتایە بۆ دەستپێکردن لە هەم لە پرۆسەی دروستکردنی کەسایەتی و هەم لە پرۆسەی ئەوەی پێی دەڵێن ئێرشادی نەفسی ینی کاونسڵینگ یا ڕێنمایی دەرونی بۆیە لە تاکەوە دەست پێ دەکە هەر بۆیە ئەو تاکەیە دەپرسێ من کوێم ئەو دوو پرسیارە زۆر گرنگە لە خۆی دەکا هەموو تاچێک من کوێم و چەندم لە باردایە بیکەم وەڵامدانەوەی ئەو دوو پرسیارە دەمانگەیەنێتە ئاستێک لە تێگەیشتن کە کەسەکە خودی خۆی دەناسێ ئەو خودەیە ئالۆسترین بابەتە و ئالۆسترین قوڵاییە لە ناخی هەموو تاچێکدا کە ئامانجی استراتیژی تاک لە ژیانی خۆیدا ئەوەیە تا ئاستێک بیگاتەوە بیناسێ کێشەی ئێمە تاوەکو ئێستا ئەوە بووە کێشەی ئێمە نەکەر وەکو کۆمەڵگەی کوردی وەکو کۆمەڵگە جیاجیەکانی سەر ئەو گۆی زەویەش ئەوە بووە کە ناسینی ئەو خودە پرۆسێسێکی قورسە بۆیە لە ئەنجامی وەڵامدانەوەی ئەو دوو پرسیارە بەڕای کارل ڕۆجەرس دەگەینە ئاستێک لە تێگەیشتن بۆ خودی خۆمە ئەو خودە لە لای ئەو باکگراوندێکی زۆر سایکۆلۆجی هەیە و لە سایکۆ ئەنەلایزس یعنی لە تەحلیلی نەفسیەوە تا ئاستێک هەڵێن جێنراوە لە بیهێڤیەریزم یعنی مەدرسەی ڕەفتارگەری هەرچەندە ئەو بەهێزی سێیەم لە سایکۆلۆجیا دەناسرێ ئەوە تعریفی کارل ڕۆجەرزە لەناو دنیای دەروونناسیدا وەکو هێزی ژمارە سێ دەناسرێ هێزی سێیەم هێزی یەکەم دەروونشیکارەکان بوون هێزی دووەم ڕەفتارگەرەکان بوون هێزی سێیەم ئینسانگەرەکان ئەوجا ئەو خودە لای کارل ڕۆجەرس کە خود دابەش کە پێناسەکەی لە لای ئەو پێکهاتەیەکی داینامیکە پێکهاتەیەکی داینامیکە بۆ ئەوەی کە تاک بگات بە ئاستێک لە تێگەیشتن بۆ کەینونەی خۆی بۆ وجودی خۆی لەو حاڵەتەدا ئێمە دەکرێت بڵێن ئەو هەر بە تەنها هێزی سێیەم نییە ئەوە سایکۆلۆجیستەکی بوونگەراشە سایکۆلۆجیستەکی بوونناسە واتە دەیەوێت بوونی ئینسان بوونی تاک وەک خۆی تێیدەگا کە لە ئێمە لە مەسەلەی فینۆمینۆلۆجیاکە باسی دەکەین دەری خاوە بیناسێت ئەو خودە لە لای کارل ڕۆجەرس دابەشی سەر سێ جۆر دەبێت خودی پەیبەر الذات المدركة أو عفوا المدركة كزور جاري واي بخودي واقعي دناسري لزور سرچاوه هم خودي پەیبەر بەکاردێ و هم خودي واقع گەرا بەکاردێ بۆ لەبەرەوەی ئەو خودا چۆن لە خۆی دەڕوانێ و چۆن پەی بە خۆی دەبا و چۆن لە خۆی تێدەگا چۆن لە حەزەکانی تێدەگا چۆن لە ڕەغەباتەکانی تێدەگا چۆن لە ئارەزوو لە مەیل و لە ئاراستەکانی تێگەیشتنی خۆی تێدەگا بۆیە پێی دەڵێن خودی پەیبەر بەڵام لە زۆر مناسباتی دی لە زۆر بۆنەی دی کارل ڕۆجەرس بۆ خۆی خودی واقعی ناوناوە ئەو عفوا خودی حەقیقی ناوناوە خودی ڕاستەقینە ببورن خودی ڕاستەقینەی ناوناوە چونکە خۆی پەی بە کۆمەڵێک غەرەیزەی خۆی دەبا پەی بە کۆمەڵێک ڕەغەبات و ئارەزووی خۆی دەبا بەڵام خۆی پەی پێ دەبا تەنها کەسی دیکە پەی پێ نابا کە تەنها خۆی پێی پێدەبا کەواتە ئەوە خودەکی ڕاستەقینەیە ئەوەیە پێی دەڵێن خودی الذات الحەقیقیە خودی ڕاستەقینە ئەو خودە ڕاستەقینە لە هەموو دەرکەوتەکانیدا وەک خۆی لە خۆی دەڕوانێ دەرناکەوێت وەک خۆی لە خۆی دەڕوانێ وەک خۆی پێی بە خۆی دەبا دەرناکەوێت حەزی لە دنیا کشتە بەڵام ناتوانێت دەرکەوێت لەبەر خودێکی دیکە کە خودە کۆمەڵایەتیەکەیە ئەو خودە کۆمەڵایەتی خودی واقعیە ئەو خودە واقعیەش ئەو خودەیە کە هەمومان بۆ یەکتر دەردەکەوین و هەمومان یەکترمان لێ دیارە تا چەند ئەو دەرکەوتانە لە خودی کۆمەڵایەتیدا خۆمانین تا چەند ئەو خودە کۆمەڵایەتیە خۆمانین کە ناوی خودی پەیبەر یا خودی ڕاستەقینەی پێ دەڵێن خودی حەقیقی
بۆیە ئەو لەگەڵ یەک نەهاتنەوەی ئەو دوو خودا هەمیشە دەبێ بە کێشە و ئاستی لەگەڵ یەک گونجانیانە کێشەکانمان بە ڕێژەی جیاجیا لەلا بە دیار دەخات کێشە دەرونیەکان کێشە سایکۆلۆجیەکان. اینجا کەواتە خودی پەیبەر لەگەڵ خودی واقعی دوو زۆر خودن کە هەوڵی کارل ڕۆجەرز ئەوە بووە تا ئاستێکی زۆر لە خەباتی سایکۆ فەلسەفی خۆیدا بیان گونجێنێ لەگەڵ یەک تاوەکو تاک ڕزگار کا لە کێشە دەرونیەکان، چونکە کێشە دەرونیەکان لە ڕوانگەی کارل ڕۆجەرزەوە بریتین لە نەهاتنەوەی هەر سێ خودەکە لەگەڵ یەکتر. تا چەند ئەو سێ خودە لەگەڵ یەک دێنەوە ئەوە کەسەکە کەسێکی سەلیمە لە ڕووی سایکۆلۆجیەوە، کەسێکی ساغە لە ڕووی سایکۆلۆژیەوە، بەڵام کە زۆر با بڵێن سپیسیان لەمابین بێ، زۆر بۆشاییان لەمابین بێ، لەگەڵ یەک نێنەوە تەتابق نەگەن لەگەڵ یەک نەگونجێن و جووت نەبن، کێشەی دەرونی و کێشەی جیاجیامان بۆ دروست دەکەن. هەموو خودێک، هەموو کەسێک، هەموو دەرونێک لەسەر ئەو گۆی زەویە خودێکی ئایدیال لەناو مێشتی هەیە بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هەوڵ بدات بیگاتێ. ئەو خودە پارادایمێکە، پارادایمێکی زۆر نمونەیە، ئایدیاڵە لە کەسمان دیار نییە، بەڵام هەر یەکەمان هەوڵ بۆ گەیشتن بۆ ئایدیاڵە بزێ، بۆی بیگەینێ تا چەند دەیگێ بە لەگەڵ هاتنەوەی ئەو دوانە لەگەڵ یەکتر و بە ئیشکردن بە بەکارهێنانی توانەکانی خۆت بۆ ناسینی خۆت و بۆ توانەکانی خۆت تا ئاستێک دەتوانین لەو خودە ئایدیاڵە نزیک بینەوە. اینجا ئەو پەیبردنە، ئەو پەیبردنی خودە بە خۆت لە چ دۆخێکدا دروست دەبێت؟ لەلای کارل ڕۆجەرز هەموو ڕەفتارێک، هەموو جوڵەیەک، هەموو بارێکی دەرونی دیاردەیەکی دەرونیە لە خۆیدا، واتە فینۆمینۆیە، دیاردەیە. ئەو دیاردەیە اینجا چل لە ڕۆیشتن بێت، لە حرەکە بێت، لە قسەکردن بێت، لە بیرکردنەوە بێ، وەکو سلوکە کە ڕەفتارێکی ناوەچی، چ لە دەربڕینی ڕەفتارێک بێ بۆ دەرەوەی خۆمان. ئەو مەوزوع کە زۆرجا فڕۆید بە مەوزوع ناوی دەبا، ئەو مەوزوع دیاردەیە لەلای کارل ڕۆجەرز، لەلای کارل ڕۆجەرز دیاردەیە، واتە لە هەمومان دیارە، لە کەسەکە دیارە، ئەوە کەسەکەیە پێی پێدەبا بەو دیاردەیە، لە کەی پێی پێدەبا؟ ئێستا، واتە دیاردەکە ئێستا ڕوودەدا و ئێستا دیارە لێمان، و ئێستا لە دۆخی ڕووداندایە و لەکوێ؟ لێرە. واتە دیاردە ئەو دوو ڕەهەندەی هەیە، ڕەهەندی کاتی هەیە و ڕەهەندی شوێنی هەیە. لە کاتێکدا لێمان دەردەکەوێ و ڕوودەدا و لە شوێنێکدا. بۆیە ئەو پێی وایە دیاردە دەرونیەکان هەمیشە لە ئێستا ئەوانە گرنگن، ئەوانە دیاردەی دەرونین کە لە ئێستا لێمان دیارن یا پێیان پێدەبین وە لێرەدا. هەر کاتێک ئێستا وەکو ڕەهەندی کات گۆڕا و ئێرە وەکو ڕەهەندی شوێن گۆڕا، دیاردە دەرونیەکەش دەگۆڕێ. بۆیە ئەو بازنەیەک بە دەوری هەر دیاردەیەکی دەرونی جا چ نەخۆشی بێت، چ ڕەفتار بێت، چ هەڵوێستێک لە هەڵوێستەکانی تاک بێ، بازنەیەک بە دەوری ئەو دیاردە دەرونیەدا دەچێشێ، تەرکیز و فۆکەس دەخاتە سەر ئەو دیاردەیە و ئەو دیاردەیە قابلی چارەسەرە و بە باکگراوندە مێژوویەکەیدا ناڕواتە خوارێ، وەکو ئەو پێی وابوو قوتابخانەکانی پێش ئەو پێیدا دەچوونە خوارێ و پێشیوانیە ئەوە لەژێر حتمیەت و جەبری ژینگەیەکە کە ئێمە دەبێ هەمیشە وەڵام درەوەیەک بین بە ئەو ژینگەیە. نەخێر، دەڵێ هەمیشە تاک لە باریدایە کە خۆی لە کۆمەڵێک شت ڕزگار بکە و هەم خۆی بناسێ و هەم ببێ بە سنتەری ئەساسی لە چارەسەرکردنی هەموو ئەو گرفتانێک کە ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەو تێڕوانینی کارل ڕۆجەرز لە تێگەیشتنی ئەو بۆ تاک کە پێی وایە تاک هەمیشە قابلی ئەوەی بتوانێت هەموو قودراتەکانی خۆی جێبەجێ بکە. پێی وایە تاک پڕە و پڕە لە چالاکی، بەڵام کە جێبەجێ ناکە مەسلوبە یا با بڵێن ئەوەی دەڵێت دەستە پاچێ یا فێری ئەو دەستە پاچەیە بووە کە نەتوانێت هەموو تاقاتەکانی خۆی، هەموو هێزەکانی خۆی بەکار بە. بۆیە ئەو فوڵی فەنکشن پێرسنە
أو كساك برا وبرا لسالاتي أويا لإستادا دجي ولا إيردا دجي وبي بخوي دبا ولا ناوكم الجاج ده هاو سنجا وهاو سنجانش يشبو جيشتن بخدا عيدي الله كيدك أو حالتها همويا للاي كارل روجرز ناوي لنا وفينومينولوجيا ماني ديار دناسي مذهبكي أو ميثودكي أويش هر فينومينولوجيا ديار دناسي بيواز أحمديك ناخاته برخوي إنسان أجر بيتو استاي خوي لإستاده هالسنجيني وخوي لإستاده بكا ببابت بخوي كواتا للرقاي أو نخشى معرفي كارل روجرز هم بو دروزبوني كسايتي إنسان وهم بو رينماي كردني بوي كبقى بكسايتي شي هالسنج ديوه بقى بكسك لأخير أو تاكا واتا أو كسا كسيك خاواني خويتي أو خاواني خوبوني ليرة دا وأو سرتاي كبي ويتاك هموشتيك لتيورك يودا ريشكي بو تيجيش نكاني سورين كيركيغوردي فيلسوفي داني مارشي دي قرأتوا هو بونقرأ بوي لسرتاوكاني هزري أو زوري هلنزا وميثودشي زور ريتشي لي دروس كردو بي وايا أو نكر أو بي وايا چکە خەباتێکی زۆری کرد سەرەتا لەبەر ئەوەی ئەو لە مەجالە ئینسانیەکە هاتەبوو نەیان دەهێشت کلینیک بکاتەوە نەیان دەهێشت ئێرشادی نەفسی بکا ڕێنمایی دەرونی بۆ ئەو کەسانەی کە هاتوچۆ ئێوەیان دەکرد بکا قەدەغە بوو بۆیە تا ئەستێکی زۆر فترەیەکی زۆر ماندوو بوو تاوەکو أو ميثودي أو كبيدا قلتري العلاج المتمركز حول العميل يعني تارسري تربو لسرتاك هو كبي وتاك خوي تاري خويتي حتى ناوي لمعالج لنخوش إن كلمين نخوش لناو سيستمي تارسري خوي لا دا بوي كسيك نية نخوش به بخد أو كسيك عميل بدوات تارسر دا دقري عميل بمعنى بوزيتيفكي يعني كلاينت بدوا رينماي دا دقري لا شأني أبي دينات دهينا خوارك بيدا قد نخوش بوي كلمين نخوش شي كان صنكرت كلاينتي اللي زي دانا أو ذا أو كسا دقريت بدوا أوي لخوي تبقى لتشوشكاني تبقى وبزانيت أو واقعيك أو تيدادا جيتسي دوي وبيقون زينتها أستيك أوي ديوي لقل أويك كومل قاد ديوي زائدا أو استراتيجيك همومان هولي بوددين أو بيدوترين العلاج المتمركز حول العميل يعني تاري تربو لسرتاك بولا سرتاك خوي تنها هاوريتي حتى لبروسي علاجش خوي تنها هاوريك سكيه نابێ بە چارەساز بۆی هەردووچیان بەیەکەوە لە متمانەیەکی هاوڕێیانەدا ئەو دیاردە دەرونیانە بۆ یەکتر شی دەکەنەوە ئەو خودا کە خاوەنی خۆیەتی کە دەڵێ خۆت ببە بە خۆت لەبەرەوەی خۆت گرنگی واگەر لە خۆت گەیشتی ئیدی ئەم بە تێڕوانینە ڕوحانیەکەی کارل روجرز دەڵێ لە هەموو أو ديار دميتا عقلية نشتي دقيقة للدين دا خدايا ل دوخة ميتافيزيا كان دا همو هزانا كأيما بيمان واحد ما نصور إنه ليان تناقي بويا كسي خاوني خوي هميشا كسيك خوي وديه أنا تواو قيشت نتيجة الأخيرة يعني من تحقيق ذاتي خومكر وأو ذاتي كدمويست وبرسيارم لبارو ذكر كشوية وتوانا كاني تشن وديهات كفيدو سيلف اكتواليزيشن يعني تحقيق الذات أو تمكن للاي أو للاي أبراهام ماسلو سناتيزم أو آمان ذا سرچيكي كارل روجرز كبيجيه كسيك خوي وديهنا يعني جيش تهمو آمان ذا كاني خوي تعاستيش زور وتواني ليرة دا ولامي دو برسيارك بداتوه من ليرة خالتي كوتا دادنيم بو محاضرية وبموايا ايوه اگر تركيز بكن فوكس بكن سر بابتك استاذ ريبواريش كباسي ريشة فلسفية كيدكا اوي كا لسورين كيركغار دوا سرتاوه دقري
ئیدی باشتر لە تێۆرەکە تێدەگەن و باشتر کاڵ ڕۆجەرز و سوورین کێرکێگار دەناسن. ساز ڕێبوار بفەرموو من تەواو. هاوڕێیان جارێکی کەش بەیانیتان باش، هیوادارم بتوانم لە خزمەتتانە بم و ڕوون بم. زۆر سوپاسی دکتۆرەکەم کە ئەو دەرفەتەی ڕەخسان کە من لێرە بێم لەگەڵ ئێوە بم. تەبان ئێوە ئێستا سەیری منەکەن، بەڵام منیش سەیری ئێوە ئاکەم، منیش ئێوە خوێنمەوە. ئەگەر زانیم زۆر بێتاقەت بوون یاز پرسیارێکتان لە پڕ بۆ دروست بوو تکایە بموەستێنن. من هەوڵێم پێبەپێی ئەو چەمکانەی دکتۆر باسی کرد بە دوای ئەوانەیە بچمەوە بۆ ئەوەی ئەو باگراوندەتان پێ بڵێم کە چۆن لێوەی دەروونزانی بوون خوازانە یا دیار دەناسانە سەری هەڵداوە کە لەم نمونەیەدا باسی کارڵ ڕۆجەرز کرا. تەوان ئەوە زنجیرەیەک دەروون ناسن بە تەئسیر لە بوون خوازی سۆرن کێرکەگۆردی دانیمارکی. ئەم ڕێچکەیان بۆ تێگەیشتی زیاتر لە مرۆڤ دروست کردووە لە میانەی ساڵەکان. سۆرن کێرکەگۆرد فەیلسوفێکی دانیمارکیە، لە 1813 لەدایک بووە، لە 1855 مردووە، 42 ساڵ تەمەنی هەبوو. لە خانەوادەیەکی تا بڵێ هەژار بوو، باوکی شوان بوو. ئەجا کە باوکی شوان بوو ڕۆژێک سەرما بوو، خۆتانزان دانیمارک وڵاتێکی ساردا، ئیتر باوکی لەو ڕەش و ڕووتی و سەرمایە و ئەم هەموو بەرخ و شتەی لە بەرایە هەستا بڵێن نەوعێک لە کفری کرد، جوێنی بە خوددادا. ئەمە بووە سەرچاوەی یا بەڵێ هاندەرێک کە هەست بە گوناهێکی زۆر کاوە تاکو و لە ژیانیشدا بوو نەیتوانی خۆی لەم هەستکردن بە گوناها کە ڕەگوڕیشەیەکی قوڵی لە ئینسانە هەیە ڕزگار بکات و ئەم شەپۆلی هەستکردن بە گوناهەی تا ئەندازێکیش گواستەوە بۆ مناڵە هەرە بچووکەکەی لە حەو مناڵ تەنیا دوانی بۆ مایەوە 5 مردن و ئەو پێی وابوو هۆکاری مردنی ئەمانە هەر هەمووی پەیوەندی بۆ گوناهەوە کە ئەو کردوێتی. ئەمە بۆ کێرکەگۆردیش مایەوە. تەبەن کێرکەگۆرد ئێمە لە کوردی و زمانە شەرقیەکان وای پێڵین، ئینا بۆ خۆی ناوی کیەکەگۆ. کیەکەگۆ لە چۆ هاتووە؟ کیەکە یعنی چێرچ، یعنی کەنیسە، گۆردیش یعنی باخچە، یعنی باخچەی کەنیسە. لە قەبی ئەم خانەوادەیە یعنی ئەو خانەوادەیە کە لە باخچەی کەنیسەکە ئەژیان، چونکە هەژار بوون بەو ناوەوەت تۆمار کران لە بەلەدەی ناوچەکەی خۆیاندا. جا ئەم شەپۆلی هەستکردن بە گوناها بۆ کێرکەگۆردی مناڵی هەرە بچووکی ئەم خانەوادەیە مایەوە، بەڵام کێرکەگۆر یەک هونەرێکی زۆر سحرێکی کرد لەما لە جیاتی ئەوەی وەکو معاناتێکی تایبەتی خۆی سەیری بکە. هەستا چی کرد؟ لە ڕوانگەی ئەم هەستە شەخسیانەی خۆیەوە گشتاندنێکی کرد بۆ حاڵەت و دۆخە مرۆییەکان و لێرەوە گرنجێکی زۆر گەورەی پیدا کرد، واتە کۆژانێکی تایبەتی کرد بە فەلسەفەیەک کە لێوەی تەماشای ئینسان بکاوە. تا ئێستش ئەم فەلسەفەیە هەر لە بوژانەوەی خۆیدایە، ئەوە بۆ خۆی دەریەخا کە هەموو ئەگەر بگەڕێن بۆ چەمکەکەی دکتۆر محەممەد کە ئینسان وزەیەکی هەیە هەمیشە لە گەشەکردندایەوە ئەتوانێ خۆی تاقیق بکە. کێرکەگۆرد لێرەوە سەیری ئەم وزە شاراوەیی ئینسانی دەکرد کە ڕێگر زۆرە لە بەردەمی هەر تاکە کەسێکدا تا خودی خۆی بدۆزێتەوە. ئەو ڕێگرانە چین؟ ئەبێ ئێمە باسییان بکەین تا ئەندازێکی زۆر بۆی بزانین لە خودی خۆماندا ئەو ڕێگرانە زۆرن کە ناهێڵن ئێمە لەگەڵ خۆمان ئاش بینەوە. کێرکەگۆرد بۆ خۆی لە ڕووی فەلسەفیەوە قوتابی سوکراتە. سوکرات ڕستەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ گرنگی ئینسان لە ژیانیا ئەوەیە کە چی بکە؟ خۆی بناسێ، خۆت بناسە. خۆناسین ئەرچی سەرەکی مرۆڤە. کێرکەگۆرد هات ئەم وشەی خۆناسینەی با بڵێن زۆر یعنی قوڵ کردەوە.
لایەنێکی تری ئەمە با بڵێن وەکو سەرەتایەکی کە کێرکەگۆرد قوتابی سوقراتە. سوقرات ئەڵێ مهمەی ئینسان ئەوەیە کە خۆی تەمان ئینسان یعنی چی؟ یعنی تاکە کەس. هەمیشە ئێمە کە باز لە ئینسانەکەین لە ڕوانگەی بوون خوازیەوە یا بوون ناسیەوە مەبەستمان لە تاکە کەسە. گرنگی تاکە کەس زۆر تایبەتە لە ڕوانگەی هەم دەروون ناسی و هەم فەلسفەی بوونخوازیەوە پاشتریش ئەمە ڕوونەکەینەوە. با ئەم معلوماتە سەرەتاییە لێرە بوەستێ. لە لایەکی ترەوە دکتۆر باسی ئینتەردیسیپلینەری کرد، واتە فرە میتۆدی یا با بڵێن فرە میتۆدی چییە؟ سیرکەن هاوڕێیان لە سەدەی 19 زانستەکان هەمویان لە یەکتر جیابوونەوە، هەموو زانستەکان مثل کۆمەڵناسی لە فەلسفە جیابۆ، دەروونزانی بە هەمان شێوە، مرۆڤناسی، هەر یەکان ئیدعای کرد کە بۆ خۆی دیسپلینێکی تایبەتیە. لە سەدەی 20م چی بەرهەمهات؟ کوێریەکی زانستی بەرهەمهات. هەر زانستە لە ئاست خۆیەوە وەک نابینایەک. تەمان ئەمە بە مەفهومی ئەوەی کە تۆ ئەگەر تەنیا بڕوات بە دیسپلینەکەی خۆت بێ، مەبادیئی خۆت بێ، تەنیا ئەو شتانە ئەبینی کە ئەم دیسپلینە پیشانت دەدا. هەر دیسپلینێک، هەر کۆمەڵە ڕێنماییەک با بڵین چین بەرچاوڕوونی دەداتێ بۆ تێگەیشتن لە حەقیقەتێکی تایبەت لە ئێستادا. میتۆد یعنی ئەوە، یعنی پێشنووسێک کە ئێمە دەیگرینە بەر لەسەری دەڕۆین بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێک. ئەو ئەنجامە ناوەنین ڕاستی یا حەقیقەت. سەدەی 19 دیسپلینەکان لێک جیابوونەوە پیان پێویستمان بە یەک نییە. سەدەی 20م تووشی ئەم بوحرانە بووین، تووشی ئەم کێشەیە بووین کە هیچ زانستێک بەدەتەنیا ناتوانێت ڕاستەقینە پێ بناسێنێ. بەشێکی ئەمە پەیوەندی بۆیە کە ڕاستەقینە بۆ خۆی، بۆ نمونە ڕاستەقینە لەسەر ئەوەی من چێم، خودی ئەوەی ئەم ڕاستەقینەیە کە لە مندا هەیە بۆ منیش نامەعلومە خۆی نادا بەدەستەوە. حەقیقەت ئاسان نییە بدرێ، یعنی خۆی پێناسە بکە یا پێناسەی بکەین. بۆیە پێویستیمان بە چی هەیە؟ بە زیاد لە میتۆدێک هەیە، بە زیاد لە ڕوانگەیەک هەیە بۆ ئەوەی لەوێەوە بتوانین ئەو شتەی کە ئێمە بەدوای ئەگەڕین ناوی ڕاستەقینەیە لانیکەم بە شەفراوانەکەی کەشف بکەین. حەقیقەت مطلقاً قەت خۆی نادا بەدەستەوە بۆ هیچ کەسێک، بۆ هیچ زانستێک، بۆ هیچ میتۆدێک. بەڵام ئەگەر زانستەکان پێکەوە هاوکاری بکەن و هەمووشیان فۆکوسیان لەسەر یەک ئامانج بێ، بێگومان فرە ڕوانگەیی دێتە ئاراوە. ئەوانەی سەر بە زانستی مێژوون ڕەهەندە مێژوویەکەی ئەو ڕاستیەمان پێڵێن، ئەوانەی سەر بە دەروونزانین ڕەهەندە دەرونیەکەی ئەو حەقیقەتەمان پێڵێن، ئەوانەی سەر بە کۆمەڵناسین ڕەهەندە کۆمەڵاسیەکەیمان پێڵێن و ئیتر بەو شێوە بە خۆتان بیری لێ بکەنەوە. لە کەیسی ئێمەدا بۆ ئێمە بڕوامان بە ئینتەردیسپلینەری یا فرە میتۆدی هەیە هاوڕێیان، ئەمە گرنگە بیزانن. لەبەر ئەوەی هەم دەروونزانی و هەم فەلسەفەش بوون بە داوی مێژووەکەی خۆیانەوە. باشە؟ فەلسەفە مێژوویەکی دوور و درێژی هەیە و حیکایەتێکە و ئێمە ئەگەر مێژووی فەلسەفە لەبەر چاو بگرین وەکو خۆی سەیرەکەین مەسەلەن مێژووی مناقەشەی فەیلسوفەکانە لە نێوان خۆیاندا بۆ ئەوەی پێناسەی ڕاستیمان بۆ بکەن. دەروونزانیش مێژوویەکی تایبەتی هەیە، هەر لەو سەدەی وتم سەدەی 19ەوە کە دروستە بێ چەندین فەیلسوف و بیرمەندی تایبەتی خۆی هەن. ئەمانە هەردووشیان لە سەدەی بەستەما سیرەکەین حەقیقەت زۆر لەوە زیاترە، نە بە دەروونزانی تێبگەین نە بە فەلسەفە بەتەنیا. بۆیە ئەبێت چی بکەین؟ جارێکی تر فەلسەفە و دەروونزانی لە بۆتەی هەڵسەنگانێکی میتۆدیدا هەڵبسەنجێنینەوە بۆی نەوعی لە ئەو نزیکایەتیە جەوهەری و بنیادی هەیەە بەکاربێنینەوە. بە تایبەتیان بۆ ئێمە کوردستانی زۆر زۆر گرنگە، چکە ئێمە میلەتێکین بەرەو ڕووی ئەوەی کە ئەمانەوێت سەربەخۆ بین، ئازاد بین، نازانم ئەو نیە ئەو ڕوانگانەی کە هەمانە بۆ خۆمان ئەم منتیقەیە پێویستمان بەوەیە بە زیاد لە میتۆدێک بیر لە خۆمان بکەینەوە، حەقیقەتی خۆمان لە فرە ڕوانگەیەوە ببینین، تێبگەین لەوەی حەقیقەت شتێک نییە بە تەنیا لە یەک ڕوانگەوە ئەتوانین لی تێبگەین. بۆیە فرە میتۆدی میتۆدێکی نوێیە کە ئەتوانین سوودی لێوەربگرین
بۆ ئەوەی کە بەشێکی فراوانتر لە ڕاستەقینە و ئەوەی پێڵێن حەقیقەت تێبگەین. لەم ڕوانگەیەوە ئێمە چی دەکەین؟ دین فەلسەفە و دەروونناسی ئەەکەین بەوانەیەکی بڵێن یەکگرتوو باش نییە و ئێمە کتێبێکیشمان بەڕێوەیە لە خزمەت دکتۆر یوسف و دکتۆر محەممەد و منیش هەستاوین لەم کتێبەدا هەم لایەنە تیئۆریەکانیمان باس کردووە هەم سەرەتای ئەو ئاشتبوونەوەی و متەئەسیربوونەی فەلسەفە و لەلایەکی تریشەوە نەفەلسەفە قەت لە تاریخ خۆیدا بە دوور بووە لە سایکۆلۆجیا بە هیچ شێوەیەک هەر وتەی سوقرات کاڵێ خۆت بناسا ئەم خودێکی چییە؟ خودێکی دەروون زانیانێ. یەکێک لە قوتابیەکانی سوقرات بە ناوی ئەرستۆتالیسە کتێبێکیە بە ناوی ئەنەفس. پلاتۆ یا ئەوەی کە عەرەب پێڵێ ئەفڵاتون خۆی ناوی پلاتۆیە چەندین کتێبی هەیە کە تەحلیلی نەفسی ئینسانەکانەکە کە باز لە ڕەهەندە نەفسیەکانی ئینسانەکە و ئیلا تا ئەگەینە سەدەی ئێستامان چەندین فەیلسوفمان هەیە دەروونزانیانە سەیری ئینسانەکە. بەو دیوی تریشە ئێمە چەندین سایکۆلۆجیست و خاوەن تیئۆری گەورەمان هەن کە فەلسەفیانە ئەڕوانە ئینسان وە شتێک دروست بۆ لەم بینە پردێکی میتۆدیە لە بینی هەردووچانە و ئێمە بێ سوود لەو ڕایەڵ و پردە وەربگرین کە ئەم دوو زانستە یا ئەم دوو بۆچوونە یا ناوی بنێ ئەم دوو ڕێبوارە بە دوای ڕاستەقینەدا چکە 2000 عیلم چییە؟ جۆرێکە لە تێپەڕین و سەفەر بۆ گەیشتن بە ڕاستەقینەیە. پێش هەموو شتێ ئەم ڕاستەقینەی لە کتێبانی هاوڕێ، ئەم ڕاستەقینەی لە دنیای دەرەوانیە. ئەم حەقیقەتەی کە مرۆڤ ئێوە پێی بگا لە شوێنێک نییە لە دەرەوەی ئەو ژیانەی کە خۆی تێیدا ئەژی. بۆیە چه فەلسەفە و چه دەروونزانی هونەرەکەیان لەوەدایەکە تەرچیز بکەنە سەر زاتی ئینسان خۆی خودی ئێمە وەک ئەوەی کە هەین. لێرەوە سۆرین کێکەگۆر جاریشکا گەڕێمەوە هەستا ئەم ڕێچکەی لە فەلسەفەدا زیندوو کردەوە. هەموو ئەو شتەی فەلسەفە بەجێی هێشت بوو، مەسەن فەلسەفە باسی میتافیزیکا ئەکرد، باسی حەقیقەتی ئەکرد، باسی مرۆڤی ئەکرد وەک بیرۆکەی مرۆڤ. ئایا مرۆڤ لە حەیوانە؟ ئەگەر حەیوانە لە چ سنفێکە؟ ئەم کاتیگۆری و دابەشکردن و پۆلێنکاریانە فەلسەفە بە درێژایی ئەوەندە ساڵ خەریکی بوو. سۆرین کێکەگۆڕی بابە ئێوە باسی مرۆڤەکەن، بەڵام باسی مرۆڤێکی ئایدیایی یەکەین، ئایدیاڵی کە لێرە نییە. منەمێ باسی مرۆڤ لە ئێستادا بکەم، لە مواقعەدا ئەم مرۆڤانەی پیاسیان لەگەڵەکەم، بەیانی باشیان لەگەڵەکەم. ئەم مرۆڤانەن جیرۆدەی کۆمەڵی کێشەی گەورەن بەدەست خۆیانەوە. ئەم مرۆڤانە خەمیان هەیە، ئەم مرۆڤانە نیگەرانن، ئەم مرۆڤانە ڕاڕان. پێویستە ئێمە لە دۆخی ڕاڕایی تێبگەین، لە دۆخی نیگەرانی تێبگەین، لە دۆخی ترس تێبگەین. بۆ مرۆڤە ترسێ، ئەم ترسە سەرچاوەکەی کوێیە؟ ئایا ئەمە ترسە یا بیمە نەوعێکە لە هەڵسڵەمینەوە؟ بۆچی پێویستە مرۆڤ ڕاڕابێ؟ ڕاڕایی نەخۆشی نییە، ترس نەخۆشی نییە. ئەمانە هەمووی سیفاتی جەوهەرین لە ئینساندا کەشف نەبوون، لەبەرەوەی قەت ئینسان بۆ فەلسەفە نەبووتە بابەتێک وەک خودێک، وەکو ئایدیایەک، وەکو مێژوەکەی، وەکو ئەوەی کە ئەم ئینسانە عامێکە جێنرالیزە کراوە. بەڵام خودی ئینسان ئەنجا ئەو بۆ خۆشی ئەتوانم بڵێم سوودێکی زۆری لە ژیانی تایبەتی خۆی وەرگرت بەوەی کە ئەتوانم بڵێم لە ناو خانەوادەکە جارێ باوکی ئەم کەسە بوو وەکوتم لە هەژاریەکی زۆرەوە بەرەو دەوڵەمەندێکی زۆر ڕۆیشت بە حەدێک کە باوکی لە تەمەنی 40 ساڵیدا خۆی خانەنشین کرد و بای ئەوەنە پارەی کۆ کردەوە کە نەک خۆی تا ئەمرێ بژی تا ئاخر مناڵیشی کە سۆرین کردکەگۆر بوو هەر بەو پارەیە ژیا وە کتێبەکانشی هەر بەو پارەیە چاپ کرد. لە ئاخری تەمەنیا تۆزێ بیری لەوە کردەوە خەریکە پارەکەی تەواو بێت، چونکە یەک دوو کتێبی ما بوو هێشتا چاپی نەکردبوو. کەواتە لایەنی هەژاری هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەو بیر لەو حاڵتە بکاتەوە. دوو لایەنی دەرونی ئەو تەنیاییە و ئەو غەمژینەی کە عایلەکەی بەسەری هات بەهۆی مردنی 5 لە خوشک و براکانیەوە و ئەو دۆخە دەرونیەی باوکی کە هەمیشە هەستی بە گوناهە کرد. شاری کۆپنهاگن لەو کاتەدا شارێکی ئەتوان بڵێم
تا ئەندازێک خۆش نەبوو بۆ کیرکەگۆرد. شارێک بوو لە ڕووی تازە مۆدرنیتەیە ئەمەی پێڵێن تەکنۆلۆجیا سەری هەڵدا بوو، خەڵکەکە هەموو معجیب بوون، ئای زانست عەقڵ ئەمانە هەموو کێشەکانمان چارەسەرەکەن. کیرکەگۆردیش کە بیری یەکردەوە هەر لە منداڵیەوە سەیری کرد ڕەهەندێک یا چەند ڕەهەندێک لە ئینسانە هەیە خەریکە نەبن بە ژێر دەستوپێی ئەم زانست باوەڕی و عەقڵ باوەڕی و ڕۆشنگەری وشتەوە. باش نییە 1820 و 25 و 30 و ئەمانە بە حەدێکە ئەم سەماعی دکتۆرەکان ئەیکەنە گوێ فەحسمانەکەن ئەوە تازە داهات بوو لە 20ەکانی 1920ەکان وانە بە حەدێک وا بوو بە باو کە سەرتاشەکانیش خەڵق ئەچوو بۆ لایەن لەو کاتەیە سەماعیکی وان هەبوو بۆی تۆزێ پارەی زیاتر لێوەرگن ئەیانگوت جەناب دوایەوەی سەر بوو ڕیشم بۆ چاکردی حەزەکەی سەماعەیەکیش لێبەم بزانم وەزعی دڵ و مێشکت چۆنە. یعنی ها نوعێک لە ئامێرێکی تەکنۆلۆجی زانستی بەکارهێنرا بۆ چی ئەوەندە بڕوایان پێی بوو کە ئەتوانن بەهۆی ئەوە بزانن ئایا مێشکت چۆن وەزعی چۆنە یا دڵت چۆن لێدا ئەمانە. کەواتە کیرکەگۆرد لێرە تووشی ئەو حاڵەتە بوو ئەو پرسیارەکە ئایا زانست باوەڕی عەقڵ باوەڕی بەتەنیا ئەمانگەیەنێ بە حەقیقەتی ئینسان یاخود ئینسان بۆ خۆی عالەمێکی بچووکە جیهانێکی بچووکە کە ئەڵێن جیهان یعنی گەورە بەڵام بچووک یعنی بچووک وانە. کیرکەگۆرد وتی نە ئەم ئینسانە بچووکە بۆ خۆی پڕە لە دژوازی و ناکۆچی. هەر مرۆڤ خۆی لە ناکۆچی پێکاتوە، ناکۆچی لە مرۆڤ بکەرە دەرەوە یعنی هیچی لێ نامێنێتەوە ئەبێتە ڕۆبۆت. بۆیە پێویستە ئێمە لەوە تێبگەین کە ئەم فەردە ئینسانە چەندە لە خۆیدا ناکۆکە و هۆکاری ئەم هەموو خرۆشانە دەرونی و عەقڵی و قەلەق و شپرزەیی و ترس و لەرز و ئەمانە ئەبێ لە خودی خۆیدا بۆی بگەڕێت. وەیتر کیرکەگۆرد دەستی کرد بە بیرکردنەوە لە ئینسان وەک ئەوەی کە ئینسانێکی فەردە و ئەمە بووە سەرەتایەک بۆ ئەوەی کە لە سەدەی 20ەما چەندین زانایی بەتایبەتی دەروون ناسەکان چونکە دەروون زانیەوە خۆتان نەزانن ئەو زانستەیە کە مرۆڤ وەک ئەوەی کە خاوەنی دەروونە لێ کۆڵێتەوە. باشە فەلسەفە مرۆڤ وەک ئەوەی کە خاوەنی حەقیقەتێکە یعنی بە شێوەیەکی عامتر لێ کۆڵێتەوە. ئێستا ئێمە گەیشتینە ئەوەی کە ئەگەر دەروونزانی و فەلسەفە پێکەوە هاوکار بن ئێمە هەمەتوانین ئینسان لە مەعنا عامەکەی تا تێبگەین و ئینسان لە مەعنا فەردیەکەیدا تێبگەین. شتێکێکە ئەمەوێ تەرکیزی لەسەر بکەمەوە. ئێمە زۆر جار وازانی ئەگەر مرۆڤ قەلەق بوو یعنی نەخۆشە یا ئەگەر ڕاڕا بوو یا ئەگەر نیگەران بوو تووشی هاوی پێڵێن ماخۆلان بوو نەیتوانی بڕیار بدا ئەمە نیشانەکانی جۆرێکن لە نەخۆشین. لە عایلە ئێمە وا مامەڵ لەگەڵ ئەو کەساناکەین بڕیاری پێ نادرێ کە ئەمە هەر لە جێژاویەوە چی بکا و چی نەکا. کیرکەگۆرد دەڵێ ئەمانە حاڵەتە زۆر سروشتیەکانی ئینسان. ئینسان ئەبێ وابێ ئەگەر وانە بێ معنای کێشەیەکی گەورەی هەیە. بۆیە ڕاڕایی چییە؟ ڕاڕایی بریتها لە کوردیەکەدا زۆر جوانە لە دانیمارکی ئاڵێ فۆتڤیڤلسە. فۆتڤیڤلسە یعنی دوولەت بوون واتە فۆتڤایی لە ئەڵمانیەوە هاتووە بوون بە دوو. باشە لە کوردیدا ئێماڵێنچین ڕاڕابوون. دوو ڕێگام لە بەردەمایە کامیا هەڵبژێرم بۆچی ئەوان نابوون. لەبەی هەمیشە مرۆڤ لە بەردەمی هەڵبژاردننی ئەم یان ئەو ڕێگەیەدایە. پێش ئەوەی ئەم هەڵبژاردنە بکە مرۆڤ چییە؟ نیگەرانە. فۆتڤیڤلسە دوو معنای هەیە هاوڕێیان واتە هەم بە معنای نیگەرانی لە ڕووی دەرونیەوە و ئەمە حاڵەتە زۆر زۆر تەبیعیەکەیە. تۆ بڕیارە دەی هاوسەرگیری بکەیت، بڕیارە دەی نەجاحەتێکی زۆر بێنی. پێش ئەوەی ئەم بڕیارە بدەیت تو کۆمەڵە نیگەرانی کۆمەڵشتی ئای بزانی پێشەچی و مقدماتێک هەن کە ئەتوانی بڕیاریان لەسەرەوە بدەیت. ئەو بڕیارە لەسەر چ ئەساسێکەوە ئەدەی پشتگیریەکانت چین؟ ئەمە حاڵەتێکی نیگەرانیە. نیگەرانی دۆخێکی تاوڵی تەندروستانە و خاوێنە لە ئینساندا. ئینسان کە نیگەران نەبوو ناتوانێت
تووشی ڕاڕایی ببێ و لە هەمان کات ئێمە نیگەرانین ڕاڕاشین. نیگەرانیەکە دەبێتە پاڵمەرێک لای کیرکەگۆر بۆی ئێمە خۆمان لە ڕاڕایی لە دوولەتبوون بپارێزین و یەک بگرینەوە لە خودی خۆماندا بڵێ من دەمەوێ ئەم ڕێگایە بگرمە بەر. ئەم یەکگرتنەوەیە ساتەوەختی دروستبوونی خودە. خود تەنیا ئەو کاتێک کە ئەتوانێ بڕیار بدا ئەتوانێ خۆی بێت. مرۆڤ کە خۆی دەبێ ئەم خۆیە خودێکی چییە؟ پێک هاتەیە. وا نەزانن کە خۆتبووی ئیتر یەک ڕەهەندی یا یەک بعدت هەیە یا تۆ ئیتر نییە زۆر ینی بە ئەمانەوە بە پێچەوانەوە. خودبوون یعنی گەیشتن بە لووتکەی تەناقوس یعنی دژوازی لە خۆماندا. چونکە ئێمە دەزانین کە خود شتێک نییە ببەخشرێ، نەخێزان داتێ نەبوون. تۆ کە دەیتە بوونەوە هەیت بەڵام هەبوونێکی چی؟ هەبوونێک وەکو هەر ئاژەڵێکی تر، وەکو درەخت. بەبەر دەڵێن ئەوە بەرد هەیە. بەرد هەمیشە بەردە، لە بەردیەتی خۆی ناکەوێ. درەخت بە هەمان شێوە. درەختی چوالوێک بادامێک بگرە هەتا ئەبەد هەر بادامت ئەداتێ، شتێکی کرد ناداتێ. تاقە کائینێک کە پێویستە لە هەبووە ببێ بە بوونی خۆی بسەلمێنێ ئینسانە. چونکە ئینسان بیر لە خۆی کاتەوە. کەی بیر لە خۆی کاتەوە کە بتوانێ بڕیار بدا. کە بڕیار دەدا ئەبێتە خودی خۆی. بەڵام کە ئەبێتە خودی خۆی مەعنا نییە یاریەکە کۆتایی پێهات. خودی خۆبوون یعنی چوونە ناو گەمەی هەمیشە دژوازی و ناکۆچیە دەرونی و وجودیەکانی خۆمانەوە. و ئەمە واەکە بوونی تاکە کەس لە جیاتیەوەی هەبوویەک بێت لەو دەرو دەشتا لە دنیای بابەتی لە ناو خۆیدا هەمیشە خەریکی خۆ دروستکردنە. ئەمە مهمەکەی لێرەیە. واتە ئێمە کە ئەبینە خۆمان بەمانایەت پاڵی لێبینەوەخوا پڵاوەکە بێنە سەرروپێکە بێنە بابی خۆم تازە منیتر خۆمم وانییە هاوڕێە. کە ئەبیتە خۆت شەڕە گەورەکە دەست پێەکە. چونکە ئەو بوونە خوددا بوونە لە بینی ئەم و ئەودا و ئەم و ئەوە هەمیشە خەریکی چین بۆی تۆ بگەی بە مەرحەلەیشتر. تێزێکت هەیە، ڕستەیەکت هەیە، ڕستەی دژی ئەو هەیە، نەتیجەیەکت هەیە. ئەم نەتیجێ پێوەڵێ چی؟ ئەنتی تێز. هەمیشە ئێمە پێکهاتەیەکین لە تێز و سنتێز و ئەنتیتێز. باشە؟ ڕستەی یەکەم و یا با بڵین هاندەری یەکەم هاندەری پێچەوانە لەگەڵ چی؟ پێکهاتەیەک لەم دوانە ناکۆچیەکە لەگەڵی دێ. ئەمە تەوان مەفهومێکی هیگڵیە، من ناچمە ناو ئەو شتە فەلسەفیە قورسانەوە، بەڵام بۆی تێبگەن پێکهاتەی ئێمە پێکهاتەیەکە لە حاڵەتی یەکەم کە ئێمە لەو دۆخەداین، حاڵەتی دووەم ئەوەیە بیری لێ یەکەینەوە، حاڵەتی سێم کە ئەبینە ئەو شتەی ئەمانەوێت. بۆیە بووینە خودی خۆمان. زۆر باشە ئەوەی کە ئەمانەوێت بووینە خودی خۆمان، بەڵام ئەم بوونە چییە؟ ئەنتی ئەو دوانەی پێشووە. بۆیە ئەمەش ئەکەوێتە بەردەم حاڵەتێکی تر بەرامبەرەکەی ئەنتیەکی تر. بەو شێوەیە گەشەی خود بەردەوامە بێت. خودێک تەنیا ئەو کاتە ئەبێتە خۆی کە لەم بەردەوامیەدا خەریکی خۆ دروستکردنی بەردەوامی خۆیەتی. ئەوە جەوهەری خودبوونە لە لای سۆرن کیرکەگۆر. واتە خود شتێک نییە پێمان بەخشرابێ کە لە دایک گەبین ئێمە خود نین، ئێمە حیوانێکین وەکو وەر ئاژەڵەکانی تر، ئێمە هەین بەڵام بوونمان نییە. کەی بوونمان هەیە؟ ئەو کاتەی ئەبینە خۆمان، کە ئەبینە خودی خۆمان یاریەکە لێرەوە دەست پێکە و دەست دەکەین بەچی؟ بە خۆ دروستکردنی خۆمان. واتە لە بەردەوامیدا مرۆڤ تاکە کەس دروست دەبێ. کۆمەڵگەش پێویستی بەوەیە ئەگەر کۆمەڵگەیەک بێوێ دروست بێ پێویستە ئازادی تەواو بداتە تاکەکانی خۆی. ڕێگرەکان ڕاستە لە دەرونی خۆماندا زۆرن، چونکە ئێمە پێکاتێشین لە ناکۆچی و دژوازی، بەڵام کۆمەڵگەش بە ئەنواعی ناوەوە ئەنواعی خەدەماتی هەیە، بە ناوی خۆشەویستیەوە، بە ناوی باوکایەتیەوە، بە ناوی سەرپەرشتیاریەوە، بە ناوی ئێمە کۆمەڵگەین تۆ تاچی تەدەخولێکی زۆرە کاتە ناو
ژیانی تاکەکانەوە ڕێگریەکانیان بە ئەنواعی سیاسەتی بەڕێوەبردننی کۆمەلگا ئەخاتە بەردەم. مەسەلەن تەدەخولە کاتە سەر چڕوچاومان، قژمان، چ زل و بەرجە لەبەر بکەین، چۆن اختیاری ژیانی خۆمان بکەین، چه بڕیارێک بدەین. هەمیشە ئێمە کە سەیری خۆمان کە لەم کۆمەلگایانەیە کە سنتەریەتی کۆمەلگا بەسەر تاکە کەسەوە زۆر بارە، یعنی زۆر قورسی کردووە بارەکەمان، بۆ تاکەکەش زۆر قورسە بڕیارێکدا کە تیایدا خودی خۆی بێت. زۆر قورسە بیر لە ژیانی هەر یەکێکتان بکەنەوە، لە بەیانیەوە کە دێ دەرەوە هەڵستی هەتا ئەگەیتەوە ماڵەوە خەول لەیەکەوێ و لە خەونیشدا کۆمەلگا بە دواتەوەیە. خەونەکان پڕن لە ڕەمزی دەسەڵات کە لە کۆمەلگاوە دێنە ناو لا شعوری تۆ. فرۆید ڕنگ بێ کەسێکی باش بێ بۆی لەمەمان تێبگێنێ درێغیشی نەکردووە. بۆیە تۆ وا نەزانی کەسێکی ئازادی، بەڵام واش نەزانی بێدەسەڵاتی. ئەوەی کە گرنگە ئەم وشیاریە بەوەی تاکە کەس بزانێ لە ناو کۆمەلگایەکدایە کە بەڕاستی پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون بەردەوام خەریکە دەسەڵاتی خودیانەی خۆی تاکە کەسیانەی خۆی لێستێنێتەوە. بەڵام تاکە کەس هینەکەی بوێریەکەی لەمەدایە لە جەنگەکە بەوەی باتەوە کە بەردەوام خەریکی چی بێ، وشیار بێ بەم حاڵەتە و ئاگاداری ئەوە بێ کە ئەو دوجار ڕێگایکی لەبەردەمایە کە پێویستە خودی خۆی بێت. قوربانی تێژیت. بۆیە هاوڕێیان وا تێ نەگەن کە شەهادە وەرەگریتر هەموو شتێ تەواو بوو، کە شومان کرد و ژنمیان هێنا ئیتر ناکۆچەکان ئەبڕێنەوە، ئێمە بووینە خودی خۆمان، کە بووین بە مامۆستا و پرۆفیسۆر، یعنی ئیتر هیچ خەممان نییە و تەواو. نەخێر، ئەم پرۆسەیە بەردەوامە. خود دیاردەیەکە لە بەردەوامی خۆیدا دروست ئەبێت. خودبوون ئەرچێکە پێویستە تاکە کەس خۆی بیگرێتە ئەستۆی. من ناتوانم قوتابیەکانم بکەم بە تاکە کەس، من ڕنگ بێ هۆکارێک بم. من ناتوانم کوڕەکەم بکەم بەو تاکە کەسەی کە پێویستە لە ئیستیقلالێتی خۆیدا ژیانی خۆی دروست بکات. بەڵام من ناتوانم هەندێک ئەرچی لەسەر کەم بکەمەوە، پەروەردەی منی باوک بۆ کوڕەکەم بگۆڕم، مامەڵەی خۆم لەگەڵ هاوژینەکەم بگۆڕم، بۆ ئەوەی ئەو لە بۆتەی ئەوەی ژنی پیاوێکە ڕزگار بکەم، بیکەم بە فەردێک، بیکەم بە تاکە کەسێک. ئەتوانین زۆر مساعدی یەکتر بین، زۆر هاوکاری یەکتر بین، بەڵام تەحقیقکردنی زات، تەقانەوەی ئەو وزە زۆرەی کە لە خودی هەر یەکێک لە ئێمەدا هەیە، ئەتوانم بڵێم ئەمە ئەرچێکە لەسەر شانی تاکە کەس و ئەو دەوروبەرەش ڕێگری زۆری بۆ دروست کردووی، هەروەکو چۆن بە بەرزکردنەوەی ئاستی هوشیاری دەوروبەر ئەتوانین دەوروبەر والێ بکەین ڕێگرەکانی کەم کاتەوە، بۆی شەڕەکەی ئێمە نەجاحەتێکی زیاتر بەدەست بێنێ. بۆیە لای سۆرین کێرکێگۆر بە خۆشبەختانە ئەو شەپۆلی دەروونزانیەی کە لەوە تەئسیریان وەرگرتووە سەدەی 20م تا ئێستاشی لەگەڵ بێ، هەمویان لەسەرەوە کۆکن کە پێویستە ئێمە ڕۆڵی تاکە کەس بەرز بنرخێنی، بۆ ئەوەی ئەم تاکە کەسە ببێتە خودی خۆی و لەگەڵ خۆیدا ئاش بێتەوە. ئەمە تەنیا ئەو هاوسەنجیەیە کە ئەتوانین بڵێن هەم دەروونزانی و هەم فەلسەفە یارمەتیمانەدەن تا لەگەڵ خودی خۆمان ئاش بینەوە. ئاش بوونەوە لەگەڵ خودی خۆمان گەرانتە بۆ ئەوەی جیهان ئاشتی تێبکەوێت، نەبێتە شتێکی ئایدیالیستی ئەوانە. بەڵام گرنگە، ینی لە خێزانێکدا کە هەمووان ڕێو شوێنی خۆیان باش ئەزانن، ئاسوودەیەکی خێزانی هەیە. ئەوە نمونەیەکی باشە، چونکە ئێمە هەموو تاقەکان، هەموو وزە فکریەکان لە مێژوودا بە ئاینەکانەوە، بە ئەفسانەکانەوە، بە شیعر و ئەدەبیاتەوە، بە سیاسەت و ئیدارەکردنەوە، هەر هەمووی لە پێناوی ئەوەدا بووە کە چۆن ئاسوودەیەک بۆ تاکە کەس و بۆ کۆمەلگا بجێڕینەوە. بەڵام جاریوەشە پێچەوانێکی کەوتۆتەوە. من قسەی زیاتر ناکەم، بەڵام حەزتان کرد لە کاتی تراتوانین بچینە ناو تەفاسیلی ترەوە. زۆر سپاس بۆ دکتۆر، بۆ ئێوەش هاوڕێیان. گوێگرتنەکەتان ئاگام لێتان بوو، هیوادارم لە 103 ئەوەی مەبەستم بوو بێ گەیاند بێتم. جانەکەم فەرموو. پرسیار وەربگرم قوربان.
بەڵێ بەڵێ وە بەڵێ وە پرسیارێکی زۆر جوانە هاوڕێیان. مەسئلەی ئاین لە بۆتە یەک ئاینا سیر نەکەین. ئاین لە دوای تەمە ئاین یعنی ریلیجن باشە بەو مەفهومە باسی بکەین. کاکە پرسیاریەوەی کرد باشە بۆچی ئاین وەکو بەشێک لە معریفەی مرۆیی حسابی بۆ ناکرێت. من ئێستا وەڵامی ئەم پرسیارە بە کورتی ئەدەمەوە. ئێمە ئازانین کە گەشەی عەقڵی مرۆڤ لە سەرەتای با بڵێن لاساییکردنەوە دەست پێکا. لاساییکردنەوەی چی؟ سروشت. ئێستا ئەم دەنگانەی کە ئەمە ئاواز و مۆسیقا و جۆرێک لە ڕەفتار و ئەمانە هەمووی ڕنگانەوەی ئەزەلیانەی پەیوەندی ئێمن بە تەبیعەتەوە. ئێمە لە تەبیعەتەوە فێری گۆرانی وتن بووین، فێری ئاواز بووین، فێری دروستکردنی خانوو بووین و ئیلی ئاخری. دوای ئەمە گەشەیەکی تر دروست دەبێت کە پەیوەندی بە ئەفسانەکانەوە هەیە. ئەفسانەکان وێناکردنی ئینسانی سەرەتاین بۆ بوونی ئەو خودایانەی لە بینی ئاسمان و لە بینی ئەرزدان. باشە ئەها پاڵەوانی ئەفسانەکان هەم خوددان هەم مرۆڤن تا ئەندازێکی زۆر. دوای ئەمە گەشەیەکی تر دێتە ئاراوە کە ئەویش ئاینە. ئاینەکانن یا ئاینە بە شێوەیەکی گشتی. ئاین لە هەوڵی مەرحەلەیەکی تری گەشەی عەقڵی ئینسانە لە هەوڵی چیدایە؟ لە هەوڵی ڕێکخستنەوەی کۆمەلگادایە، کۆکردنەوەی کۆمەلگەدایە، نەک کۆمەلگانە، کۆمەلگە. چونکە گە یعنی شوێن، گا یعنی گا، یعنی بڵین ئەبێتە مێردی مانگا. ئەو گەه لە کوردیدا یعنی شوێن، ئامازێ بە شوێن. جەهامە یعنی شوێنی ئێمە. جاری واشەیە بە معنای کاتیش دێ. گا سەرە و ژوورە، گا سەرە و خوارە. ئەین جارێک سەرە و ئاماژەیە بە شوێن، بەڵام لێرە کاتیش دێتە ناوە. ئاینەکان هەوڵ دەدەن کۆمەلگا ڕێک بخەنەوە لە دەوری مقەدەس. مقەدەسیش شتێکی ئەزەلی و ئەبەدیە لە ئینسانە. من ناتوانم بە ئینسان بڵێم تۆ بڕوات بە پیرۆزی نەبێت. کیرکەگۆر ئەم فەیلسوفەی کە ئێمە لەسەری کۆبووینەوە بڕوای بەوەیە کە عەقڵ بە تەنیا نامانگەێنێ بەڕاستی. ئینسان بە زەرورەت کائینێکی باوەڕدارە. باوەڕ شتێکی ڕەسەنە لە ئینسانە. تۆ ئەگەر سەر بە هیچ ئاینێکیش نەبی، بڕوات بە شتێک هەیە، بڕوات بە ڕزگاری هەیە، بڕوات بۆیە کە ئەکەوێ خوارەوە نەمری. ئەم بڕوایە شتێکی باڵێن پەیوەندی بە ئاینەکانە، وەک ئاینی تاک خودایی یا غەیرە خودایی یا بێ خودایی نییە. پەیوەندی بە وجودی ئینسان خۆیەتی. ئێمە لە وجودی خۆماندا نەوعێ لە بڕوامان هەیە. ئەم نەوعە لە بڕوایە ئامادەیی تیاکە بۆی کە تۆ بڕوای دیکەش قبول بکەیت. ئەمە ئەو لایەنەیە کە ئەبێ تەرکیزی بکەین لەسەر. بەم معنایە ئاین شتێکی جەوهەریە. بڕوا یعنی بە معنای باوەڕهێنان شتێکی جەوهەریە. جاری وایە ئێمە ئەم ئاینە پێویست ناکە بۆی بچیتە کەنیسە. ئاگۆستینی قەدیزەی گوت بۆ ئەوانەی کە لە کەنیسە بۆ خواگەڕێن هەڵەیەکی گەورە ئەکەن. خوددا لە هەموو ئەو شوێنانەیە کە باوەڕدارێکی دێ. کیرکەگار لە ئاخری تەمەنیا لە 54 تا 55 تا مرد. تەمەن بە نەخۆشی دڕکەپەتک مرد. دڕکەپەتک یعنی ئەو دەمارەی کە لە مێشکەوە درێژە بێتەوە بۆ ڕانەکان، بۆ قاچەکانمان. ئێستا دەمارناسی بۆی ڕوون کردینەوە. من کتێبێکم لەسەر کیرکەگۆر بڵاو کردوێتەوە باسی ئەم حاڵتاکە بۆ ئەو مردووە. لەبەرەوەی کە ئەم دڕکەپەتکەی ئەم دەمارانەی کەوا ئەکەن لە مێشکەوە قاچ حرەکەت بکە، دەمارێکیان ئەوەستێ لای چەپی یا ڕاستی نازانم لە کتێبەکەیە هەیە کە تووشی ئیلتیهابە بێ. بەڵام ئەو کاتە دکتۆرەکان لە 1955 کە 8 هەفتە لە نەخۆشخانەی هێڵنەوە نازانن ئیلتیهابی کردووە، هەوی کردووە، جەراحەتی کردووە، بۆیە دەرمانی شتێکی کەی ئەدەنێ و ئیتر دوای 8 هەفتە ئەمرێ. ئەو پێی وابوو
کە خوددا وەکو عارفە گەورەکان لە دنیای شەرقە، خوددا شتێک نییە لە دنیای دەرەوە بیناسی، خوددا بابەتێک نییە هۆ لەوێ بیناسی، خوددا ڕووناکاییەکە، عشقێکە لە دەرونی تاکە کەس خۆیدا. هەر ئەوە ژوا دەکا کە هەموو تاکە کەسێک پۆتەنشیاڵ و توانایی بڕواداریەکی هەبێ، مەرج نییە ئەم بڕواداریە بڕوا بێ بە ئاینێکی تایبەت، بڕوایە بە خودی خۆت وەک ئەوەی کە ئەتوانی گۆڕانکاری بکەیت. لەم ڕوانگەیەوە مەسئلەی بڕوا و مەسئلەی ئاین ئەتوان بڵێم ڕێگ و ڕێشەیەکی زۆر قوڵی هەیە بۆ تێگەیشتن لە ئینسان بە شێوەیەکی گشتی. بۆیە سڵ نەکەینەوە ئەگەر دەروونزانین یا ئەگەر فەلسەفەکارین ڕەهەندی ئاینیش هەمیشە لەبەر چاو بگرین، چونکە ئەگەر وانەکەین لە بەشێک لە حەقیقەت تێناگەین. هەروەکو چۆن پێویستە ڕەهەندی دەروونزانیمان بۆ مهم بێ، ڕەهەندی کۆمەڵایەتی و مرۆڤناسیمان بۆ مهم بێ، ڕەفتارناسیمان بۆ مهم بێ، ئاواش کۆمەلگەکان و ئینسانەکان ڕەهەندێکیان هەیە کە ڕەهەندی باوەڕداری و ئاینداریە. هیوادارم وەڵامی پرسیارەکەم ماچ قوربانی فەرموو هاوڕێم. خود ئەو ساتە وەختەیە کە ئاگایی ئەگا بە لای خود، ئەگا بەوەی خود بتوانێت خۆی بناسێتەوە. خود چییە؟ کیرکەگۆر دەڵێ خود ڕۆحە. ڕۆح چییە؟ ئەوەیە کە مرۆڤ بتوانێت پەیوەندی بە خۆی بکاتەوە، واتە ئەو تەناقوزەی باسم کرد لە خۆیدا بیبینێتەوە جارێکی دیکە، کەواتە ئەمە هوشیاریە. 500 ساڵ پێش زاینەوە هەتا ئێستا تا بە میتۆدی زانستی ناچورالیستیش دایما هۆش دەکرێتە دەرەوەی دەستە، یعنی هەتا ئەم دوالیزمە لە فەلسەفە و لە زانستەکانە هەیە هاوڕێیان کە پێیان وایە مەسەلەن ئینسان لە دوو شت پێک هاتووە، بەڵام ئێمە قسە لەسەر ئەوەکەی تەرچیبەی ئەم دوو شتەمان بۆ مهمە، نەک جیاکردنەوەی. ئەم دوولەتکردنە ئەبێت تەجاوازی بکەیت. زانست ینی وەکو ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لێرە بەداخەوە، ینی ئەو زەربەی لێ داوین کە تەنیا خۆی ڕاستە و ئایدۆلۆجیایەکە کە تەنیا خۆی ڕاستە و ئەوەی لە دەروی زانست بێ هەڵەیە، وانییە هاوڕێ. جاری وایە تۆ نەریەتیش پڕە لە حەقیقەت، نەریەتی میلەتێکی وەکو ئێمە، میلەتانی کۆنی وەکو کورد، ناڵێم کورد بە تەنیا، پڕە لە دانایی، پڕە لە معریفە. تۆ ناکرێ هەر ئاوا 10,000 ساڵ نەریەتی کەڵەکەبووی خەڵکێک فرێدەیتە ئەو لاوە بڵێ وڵات هەر ئەبێ بە زانستیانە لە خۆت تێبگەیت. باشە خۆ ئێمە لەم وڵاتەیە ژیاوی، پێش ئەوەی زانست بێ و دەرمانمان لە شێوەی حەبوو دەرزیا بداتێ، ئێمە دەرمانمان لە گژ و جیا و خاک و خۆڵی ئەم وڵاتە وەرگرتووە. ئەی ناکرێ بڵین ئەو معریفەیی وای کردووە بڵێ خاچیش جۆرێکە لە دەرمان، خۆڵ ژنان کە بڵین ئەگەنە مەرحەلەیەک لە سکپڕیانە حەزیان لە خواردنی گڵە، ئەتوای بڵێ مە خورافەیە؟ نە، ئەمە پەیوەندی بە دۆخی پەیوەندی ئینسانەوە بەس روشتەکەی خۆیەوە هەیە. جا بە هەر من قسە نەکەم، دوکتۆر ببوورێتەوە. من لەسەر ئەمە لێکۆڵنەیەکم هەیە بمبورە بە ناوی نەریەت و زانست. حەزەکەم ئەیدەمە جەنابی دکتۆر بۆ خۆتان ئەگەر کوردستان بیخوێنەوە، زۆر نییە بەڵام بە ڕوونی نووسیومە بۆ گەنجی وەکو ئێوەم نووسیوە، چونکە بێ ئیعتیماد بە خۆمان دروستکەینەوە جارێکیکە. ئێمە میلەتێک بین، ئێستا ئاڵێن ئەوە 16,000 سال تەمەنمانە، معقولە 16,000 سال تا پێش زانست، تا پێش 300 ساڵم پێش ئێمە ئەحمەق بوو بین؟ یعنی هیچمان بەرهەم هێنابێ، فکرمان نەبوو بێ، پەیوەند یعنی لە خۆمان تێنەگەیشت بین. قسەی قۆڕە ئەمە هاوڕێ. ئێمە ئەبێ ئەو ڕەگ و ڕیشەیە بدۆزینەوە کە لێوەی گەیشتوینەتە ئێرە. ئەم ئێرەی ئێمە بەرەنجامی ئەو مێژوە قوڵەیەکە ئێمە پیا تێپەڕیوین، ئەو نەریەتە. ئەجا قسە لەسەرەوەی نەریەت هەندێشتی باشە و هەندێشتی خراپە، بەڵێ منیش لەگەڵتم. خراپەکانی توور هەڵەدەین، باشەکانی ئەەکەینە معریفەیەکی کە لە خۆمان تێبگەین. ناکرێ ئێمە معریفەی کەڵەکە بووی 10,000 ساڵ فرێدەین لەبەر خاتیەوەی زانست 300 ساڵە هاتووە لە زانکۆکانی ئێمە. زانکۆکانی ئێمە ئەوە کێشەکەیانە، قەبرێکیان بۆ خۆیان هەڵکردووە ناویان ناو قەبری زانست باوەڕی. یعنی ئەوەی لە دەرەوەی ئەم شتە بێکە ناوی زانستە ئیتر هیچ نییە. ئەی باشە من موزیکم هەیە تەمەنی 3000 ساڵ،
باشە من گیاناسی و درەختناسی و خاگناسیم هەیە ئەستێرە ناسیم هەیە فەلاحێکی کورد وەربگرن بنمونە ئەو ئاخر قسەمە دوکتۆر جوتیارێکی کوردی نەخوێندەوار کە نەزانێتی خوێنونە ئەلفوبێ ئەزانێ وەری بگرە سێرکە بزان چەند شتێک ئەزانێ کە ئێمە نایزانین کە مهندسەکانی زەراعە نایزانن کە پرۆفیسۆرەکانی زەراعەش نایزانن ئەو سەیری ئاسمانەکە شتێکی لێ خوێنێتەوە کە بارانە بارێ بە ڕەنگی هەورەکانە تێگا بارانەکە خەست و خۆڵەیە بارانێکی نەرمە پەڵە ئەدایە نایدا هەوری ڕەش عەلامەتی بارانێکی زۆرە لەوانەیە فەلاحەکە پێی ناخۆش بێ چونکە ئەو تۆوی ممکنە چاند بێ بارانی زۆر تۆ ئەشواتەوە سیرکە ئەمە چییە معریفەیە بە دیوێکی تردا کە ئەزانێ بارانە بارێ ئەچێت زەویەکەی ئەچێڵێ چکە کاتی هاتووە باشە زەمەنی سیرکە چۆن لە کات و لە شوێن تێگا بەوەی سەیری ئاسمانەکە بەوەی کە خاک ئەناسێ ئەم ساڵ گەنمی کردووە پار گەنمی کردووە لەم خاکەیە لەو عەردەیە بەڵام ئەم ساڵ ئەیکا بەجۆ ئەڵێ قەت نابێت 2 ساڵ لەسەر یەک هەمان بەرهەم لە هەمان خاکدا بچێنیتەوە چووە لەو گوێ چەم و ڕووبار و ئاوانە سەیری کردووە بزانە من شتێک دەفرێک چۆن دروستکەم بۆ نمونە نانەشانە بۆی پشیلە نەچێ شیرەکەم بخوا ئەبێ شتێکی بۆ دروستکەم کە دایپۆشم بەردێکی لەسەر دانێم ئەمە پێوتێکی قوڵینە لە چی دروستی کردووە بگەڕێ 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 لە چی لە درەختی بی لە گوێ ئاوەڕوێ لقی درێژە گەڵاکانی لێ کردوێتەوە هێناوەتی خۆشی کردووە دەستی کردووە بە سیستەمێکی دروست کردووە کە قوڵە دەفرێکی قوڵە ئەتوانێت مناڵیش خۆی ئێمە بە مناڵی خۆمان لە ژێرا شاردەوە کە کەتنێکمانە کرد ئەچووی لە ژێر قوڵینەکەوە قوڵینە لە شوڵی بی دروست دەکرێت لایانی هونەریەکەشی لە مەرکەزەوە دەست پێەکە بۆ لێوارەکانی لە مەرکەزەوە هەمووی تا هەموو لێوارەکانی بە یەکسانی دابش کردووە ئەوەش معریفەیەکی ترە و سەدانی تر من لە ئینستیتوتی فەڕەنسی لەسەر ئەم بابەتە معریفەی دێرینی کورد چوم 40 دقیقە قسەیان بۆ بکەم هەمیان لەوێ دانیش بوون فەڕەنسیەکان کوتیان نەوەڵا 40 دقەی تریش قسەمان بۆ بکە بۆم کردن کەواتە میلەتانی دێرین خاوەنی معریفەیەکی کەڵەکە بووی زۆر دێرینن بەڵام ئێمە لە غەیبەتێکدا کە هەڵخەڵەتاوین پێمان وایە ئەوەی لە ئەوروپاوە نەیە هیچ زانست نییە بە کەڵکی 5 فلز نایە وانە هاوڕێ ببوورە دکتۆر زۆر سپاس بۆ هەلیف ئاگەم لێت زۆر سپاس بۆ ئەو بەشداری ئەکتیڤ و جوانەی دکتۆر سیوێلی بەڕاستی خۆی تا کلکێکیش ماوە بۆی بم بە دکتۆر جارە کلکەکەم دکتۆرا تاخیر بووە تۆ تاخیر نەبوو دکتۆرا دەبووە زووتر بدرێتە تو بەڵام تۆ دکتۆری دکتۆر چییە دکتۆر خاوەن تێزە تۆ دایان تێزت هەیە برادەران ئەو بۆ ئەوەی لە ئەوە نایەکسانی بەوتی برادەران ئەی بۆ ئەوەی تریشی نەوت بۆی لە ناوی یەک بین هەروەکو دەڵێم من ئەو عیبارەیە زۆر دووبارە دەکەمەوە لەگەڵ یەک بین بۆ یەک بین ئەوە داینامیکی پێ دەڵێن لە مەوزوعی پرسیارەکەی خود دێنەوە سەر ڕوانگە سایکۆلۆژیە ڕۆزەرزیەکە بۆ خود کە ئەوە پێناسەی خودی ڕۆزەرز ئەوە پێناسەی خودی ڕۆزەرزە بۆ خود کە پێمان دەڵێت پێکهاتەیەکی معریفیە وا دەکات وێناکانی خۆمان بۆ دەرونی خۆمان بۆ تەکوین معریفی پێکهاتەیەکی معریفیە ئوستاز بە درێژایی مێژوو چەمکی معریفەی وێنا ئەوە پێکهاتەیەکی معریفیە یعنی پێکهاتەی معریفی چی؟ یعنی لە دنیایەک شتێ معریفەمان بۆ دنیایەک شت کۆ دەدەێتەوە بۆیە من هەموو جارێ دەڵێم من لە خود زیایە من ئێمەین لە ئێستادا وە لێرەدا بەڵام خۆت ئێمەین بە درێژایی مێژوو دا بە درێژایی مێژووی خۆمان یان بە درێژایی بە خێڕانی ئەرۆنجیەکەی بە درێژایی مێژووی مرۆڤ ئەو حاڵەتی وابەستەجیا بە
بخاک کە دکتۆر سوێری نمونەی بۆ هێنایەوە من لە بابەتێکی کەم وابزانم هەر بابەتی ڕابردوو بوو باسم کرد کە ئینسان چەندە پەیوەستە بە خاکەوە بۆ لە بەرەوەی پێکهاتەکانی ئێمە هەمان پێکهاتەکانی خاک ئەو حەزە لێکۆڵینەوەیکی دوور و درێژی دەوێت بۆچی ئافرەت لە کاتی گوێیانی حەزی لە خۆڕە میخوان و هەر ئافرەتوانیە زۆر کەسەیە ئەگەر بێت و پەروەردەی کۆمەڵایەتی ئەوەی پێدەڵێن سۆسیالیزیشن نەبێت زۆربەمان خۆڵ بەڵام فێر دەبین کە نەیخۆین هیچی دی ئەوە ڕیشەیەکی هەیە پەیوەندی بە مکەویلات و پێکهاتە و پێکهاتەکانی خاکەوە هەیە لەناو ئێمەش وەکو بەڕوێ کە لەو خاکە سەر هەڵبەداشین دەبێت مرۆڤیش لەو خاکە سەر هەڵبەداشین دەبێت ئەو عفوانە هەر بەدەستەوە بۆی بیگۆڕینەوە ئەو هاوبەشیە و خاڵە هاوبەشە لە مابینی ئێمە و هەموو نەباتاتەکانی دیکە ئێمە و هەموو جانەوەرەکانی دیکە بۆ خاک کەواتە خاک ڕەهەندێکی زۆر گرنگە هەرگیز ناتوانین بێ ڕزگارمان هیچ نەماوە ئێمە بەیەکەوە باسی بکەین تەنها گوێ بۆ پرسیارەکانی گۆ دەگرین کاکە عەلی پرسیارێکی هەبوو زانازم لە من یا لە ئوستاس پرسیارەکەی من ئەوەیە لەو محاضەرە تقریباً وا سەعاتێکە ڕوا ئەو چەمک و مصطلحانەی کە باس کران بۆ نمونە ئاشبوونەوە لەگەڵ خودی خۆمان یان پێی بردن بە خود یان کۆمەڵک چەمکی وەکو ڕاڕایی و ناکۆکی و ملولانی ئەوانە باس کرا و کۆمەڵک پرسی وجودی وەکو ئەوەی کە هەر زادەی ئەو فەلسەفەیەوە هاتووە من کێم و ئەتوانم چی بکەم بەڵام کۆمەڵک پرسی ترمان هەیە کە پرسی گشتین مێژوین بۆن و نەپرسی وەکو خۆشببختی ئایا خۆشببختی لەو فەلسەفە بوونگەراییە یان لەو تیۆریەدا لەکوێ جێبیتەوە چونکە ئەمە سەرڕاوەی کە ئەمانەوێت ببین بە خودی خۆمان لە هەبووە ببین بەبوون بە دوای خۆشببختی شەگەڕی خۆشببختی لێرە لەکوێن دەرجێبیتەوە هاوڕێ عەزیز خۆی هەموو پرسیارەکە زۆر پرسیارێکی جەوهەری و چاکە هەموو بە خودبوونێک هەموو ئاگاییەک کە بەرەو ئەو شوێنەمان بەرێ من خۆم بڕیار لە ژیانی خۆمەدەم ئەمە بەختەوەریەکەیە سەرنەوەی بەختەوەری ئەو ڕێگرانن کە نایەڵن خود ببێتە خۆی واتە لە ناو منە کۆمەڵایەتی و دەرونیەکەدا ئەیهێڵنەوە چکە من زۆر بە ئاسانی کۆنتترۆڵەکرێ من عەدەدێکم لە ناو جەماعەتە لە ناو ئاپۆرادا بەڵام کاتێک من هەوڵ دەدا خۆی ڕزگار بکە ئەو خۆ ڕزگارکردنە چییە ئەوەیە کە تۆ ببیتە خودی خۆت واتە لە هەیمەنە و دەست بەسەرا ژیراوی کۆمەڵگە ڕزگارت ببێ چونکە ئامانجێکت هەیە بۆ نمونە ئەوەی کە ئەتەوێ بە شێوازی خۆت بژی بە شێوازی خۆت هەڵبژێری بڕیار بدەی بەختەوەربی کەواتە نەتیجەی ئەم بەخودبوونە هیچ نییە لە گەڕان بە دوای بەختەوەریەکی تایبەتیدا ئەنجا ئەگەر هەموو مرۆڤەکان ئەو داڵی خودی خۆیان بن و بە دوای گەیشتنەوە ئاشت بنەوە لەگەڵ خودی خۆیان و ئەمە شتێکی ئایدیاڵی نییە لانی کەم ئێمە بگەینە ئەو قۆناغەی کە لە سەدا ڕێژەیەکی ئەو بڕیارانەی ئەیدن بڕیاری خۆمان بێت خودی خۆمان ئەوەندە لەگەڵ خۆمان ئاش بینەوە کە بڕیارێک ئەدەین ئەو بڕیارە بە ئی خۆمان بزانین و خۆشمان نەتیجەکەی تەحمل بکەین ئەمە بەختەوەریە بەختەوەری بۆ بوون ناسەکان لەوە تێناپەڕێکە خودێک لە ئەنجامی بڕیارەکانی خۆیەوە ببێتە خودێکی بەختەوە جوان زۆر جوانە دەست خۆش ئوستاز ئەوە با بڵێن استراتیجی بەختەوەری بوو کە ئێمە هەمومان دەمانەوێت بیگەینێ من زۆر جار چەمکی شادمانیشی بۆ بەکاردێنم کە هەردوو دیسپلینی کێرکەگۆرد و دیسپلینی کارل ڕۆجەرس قسەیان لەسەر ئەو بابەتە هەیە ئوستاز تێڕوانینە وجودیەکەی باس کرد فەلسەفیە وجودیەکە ئێمە تێڕوانینە سایکۆلۆجیەکەی سایکۆلۆجیستەکان چۆن سەیری خۆشبەختی دەکەن چۆن سەیری شادمانی دەکەن پێیان وایە شادمانی
وبرهێنانێکە لەسەر چێش نقطة يعني استثمارە يعني ئەوەی کە نییە دایرەیەکمان هەیە پێ دەڵێن وەبەرهێنان لەسەر پارە وەبەرهێنان لەسەر نازانم چی استثماری دەکەی يعني ئەتۆ چێژ زۆرێک لە متعەیە لە خۆشیە بەڵام ساتە وەختیە بۆ ئەوەی بەردەوام بێ دەیخێ پرۆسێسێکی وەبەرهێنانەوە ئیشی لەسەر دەکەی تاوەکو لە هەموو فەزاعاتەکانی حیات ڕیشە بچێشێەوە تیش چی بگاتە هەموو بوارەکانی دیکە هەتا ئێمە لە هەموو مەجالێکدا تا ئاستێکی زۆر شادمان بین و ئەو شادمانیە درێژ بێتەوە ئیمتیدادی هەبێ بە درێژایی ژیانی ئێمە هەموو لەو حاڵەتە ئێستا ئێمە زۆر جاری وای دەیبینی لە دنیا پێشبڕچێ لەسەر خۆشبەختترین وڵاتی دنیا و پێشبڕچێ لەسەر شادمانترین نەتەوەی دنیا دەکرێت کە ساڵانە لە UN ئەوە لیستە دەخرێتەوە لە UN ینی United Nations زاد ساڵێک دانیمارک کە ئوستاز لێ ژیاوە ساڵێک نەڕویت ساڵێک سوید ساڵێک وڵاتێکی دیکە دەردەچێت کۆمەڵک پێوەەر و پێودانجی هەیە بەو پێوەرانە دەردەکەوێت کە شادمانترین نەتەوە ئەوەن بۆ لە بەرەوەی تاکەکانی زۆر زۆر تاسێکی زۆر شادمان کەواتە ئێمە ئیشمان ڕۆجەرز ئیشی کێرکەگۆرد ئیشی ئەوە بووە ئێمە وەک هەین وەک خۆمانین تا هەین شادمان بین و پرۆسەی یاخود با بڵێن داینامیکیەتی شادمانی ئیلا کۆتایی ژیانی ئێمە هەر بەردەوام بێ وەمە ناو شادمانیدا بژین یعنی خۆمان دروستیکەی ئەوە تێڕوانین لە سایکۆلۆجیەکەمە دەکرێت بڵێن سایکۆ فەلسەفیەکەش هاوڕێیان بەڵام شتێکی بێ ڕوونی بکەینەوە ئێمە بۆی سبەین نەچن بڵێ وڵات دکتۆر و ڕێبوار کوتیان ئێوە ببن بە خودی خۆتان و لە کۆمەلگە دابڕێن لە فەلسەفەی وجودیە ئاوە باز ناکرێت بەڵکو خود ئەکرێتە گەرانتێک با نمونەیەکی ترتان بۆێنەوە پێشەوەی ئەمەتان بوازکەم لای کۆنفسیۆس خێزان هینە بە خێزانی بەختەوەرە هەڵسەنگاندنەکەی بۆی بزانی کۆمەلگەکە بەختەوەرە یانە باشە لای وجودیەکان تاکە کەس پێوەری بەختەوەری کۆمەلگایە نەک پێوەەر گەرانتێکە ئەگەر کۆمەلگا ئازادی بە خودبوون بداتە تاکەکانی خۆی کە هەر تاکە کەسە بەوە بەختەوەر بێ کە خۆی بڕیار لە ژیانی خۆیدا معنای ئەم کۆمەلگایە دەرگەی کردوێتەوە بۆی کە ببێتە کۆمەلگایەکی بەختەوەر واتە مەسئلەکە بە دابڕکردنی تاکە کەس شوێنێک نییە تاکە کەس بچێ هۆ لەوێ تا لەوێ ببێتە خودی خۆی لە کۆمەلگە دابڕێ تاکە کەس بەشێکە لەو ململانەیە کە لە کۆمەلگادایە پێویستە گرنگترین شدەوەیە کە لە خۆیەوە دەست پێ بکە هەر تاکە کەسێک پۆتەنشیال یا شیاوەچی ئەوەی هەیە توانایی ئەوەی هەیە ببێتە خۆی بای ئەوەندەش ئەم خودە گەورە بێ کە کۆمەلگە لەسەر ڕەنگی خۆی بەرهەم بێنێتەوە ئەوەی دکتۆرە فەرمووێ ئیستیسماری بەختەوەری یاوە بەرهێنان لەو بەختەوەریدا ئەکەوێتە سەرەوەی چەند تاکە کەس لەو کۆمەلگەیەدا بەختەوەرن باش نییە و پێوەرەکانی بەختەوەری چین بۆ بوون ناسەکان پێوەرەکانی بەختەوەری پێوەری بەختەوەری ئەوەیە کە تۆ لەسەر ئەو قەناعەتەی هەتا خۆت بڕیار لە هەر شتێک بدەیت کە پەیوەندی بە خۆتەوە هەیە ئەمە معنای تۆ لە بەختەوەری دای جا سەیری ژیانی هەرێکە خۆتان بکەن خۆمەرج نییە ئەم بەختەوەریە ئەبێ ڕنگانەوەی زۆر گەورەی هەبێ لەسەر خەڵقیتر بەڵام تۆ بەختەوەری بەو شێوە ژیانی هەتا بەختەوەری بەو عایلەی هەتا پێت خۆشە هاوڕێکانت خۆت هەڵت بژاردووە کاکە ئەگەر ناتوانین هاوڕێتی یەکتر بکەین ئەتوانین لە یەکتر دوورکەوینەوە ئەتوانین بە یەکتر بڵێن ببوورە ئێمە ئەتوانین هاوڵاتی یەکشار بین لە ناو پۆلێکا بین بەڵام ڕەنگ بێ نەتوانین هاوڕێ بین بان ئەمە نەبێتە مایی شڵەژانی دەرونیمان با نەبێتە هۆکاری ئەوەی ئێمە لە یەکتر ئیتر شمشێر لە یەکتر ڕاکێشین با نەبێتە هۆکاریەوەی قسە لەسەر یەکتر بکەین چکە ئەوانە هەمووی دوورمانەخەنەوە کە ببین بە خودی خۆمان باش نییە خودبوون واتە دۆزینەوەی ئاستێک لە هارمۆنی و تەبایی لەگەڵ ئەوانی تر باش نییە ئەم معنایەشی هەیە ببوورە هاوڕێ بەڵێ بەخێراتنی جەناب دەکەین زۆر سوپاس
ئەوڕەکە ماندوومان کردی بە زۆر سپاس لە بۆ دکتۆری مەزنیشمان کە بەو کارلێکە مهمە هەستە. پرسیارەکەم ئەوەیە ئەو خودە ئەگەر وەدی نەهات مەسیر و پاشە ڕۆژمان چۆن دەبێت؟ ئەمەش پرسیارێکی زۆر چاکە و بەردەوام. یعنی لە حاڵەتێکی ئەوەی کە ئێمە نەتوانین تەمە خود سیرکەن ئێمە باسی ئەوشمان کرد هاوڕێیان شتێک نییە لەوێدا بچین خەڵوت بگرین بڵێ من ئەمێ بم بە خودی خۆم لێم گەڕێن خەڵقینەوە ئەچم ئەبم بە خودی خۆم ئاوان نییە. خود وتمان چییە؟ پێکهاتەیەکە لە دژوازی و ناکۆچی هەتا ناکۆچی بەردەوام بێ ئەم خودە لە خۆ دروستکردنی خۆیدایە. بۆیە ژیان ئاوان نییە بڵێ لە شوێنێکا کۆتایی پێدێ بەڵکو چییە لە سەیرورەت و بەردەوامی هەوڵدانی خوددایە خودەکاندایە بۆی ببنە خۆیان. بۆیە شوێنێک نییە تایدا خود بڵێ ئیتر من ئەوە پاڵی لێ دەمەوە ئەمەمان باس کرد باش نییە. خود تا ئەو کاتەی هوشیارە بە خۆی بەردەوامیشە لە خۆ دروستکردنی خۆی. جا ئەمە ناوەنەی بۆدێکی تری بە خودبوون ئەوەیە کە ناتوانی لەسەر میراتی خودەکانی ترەوە ببی بە خۆت ئەبێت تۆ تەنیا هەنگاوی تایبەتی خۆت بنی. ئەوە خودی تۆی کە بڕیارەی خۆتت وەک خۆت قوبوڵ بێ بۆ ئەوەی خوددا لە تۆدا جێگەی بێتەوە. سەیرکە لە کوردیدا ئەو وشانە ڕەگێکی دەنگی زۆر جوانیا هەیە ئەمە خوددا ئەمە خۆیە ئەمە خوددایە و لێرەدا خوددا مەبەستێکمە خوددایکی ئاسمان نییە یا لە شوێنێکی ترۆ بێین بەڵکو باوەڕێکە. تۆ باوەڕت بەچی هەیە ئەو شتە تۆ دروست دەکا. گرنگەوەی ڕازگۆیانە ئەو باوەڕت هەبێ ڕازگۆیانە ئەو خودەی مامەڵ لەگەڵ خودی خۆت بکەیت. ئێمە یەک دنیا گۆڕانکاری لە لەش و لایانی فەسلەجی و دەرونی ئێمە ڕوو ئەدا کە پێیان ناوێرین هەندێک جار نازانین بۆ میزاجی نازانین بۆ ئێمە لەپڕ تووڕابین نازان تەبان تەفسیر هەیە بۆ ئەمە زانستەکان خەریش ئەو تەفسیرانن بەڵام ئەگەر خودێک بێوێ لە خۆی تێبگا زۆر بە ئاسانی ئێمە توانین ڕەگ و ڕیشەی ئەم شتانە بدۆزینەوە. بە قبولکردنی ئەوەی تووڕەیی شتێکی جوانە لە ئینسانە بە قبولکردنی ئەوە کۆمەلگایە توێتی تۆ ئەگەر تووڕەبی ناشیرینی وانە هەڕێزیست. ئینسان کائینێکی حەساسە. ئێمە هەستیارین هەستەکانی ئێمە هەستێک وامان لێکا بگرین گریان ساتەوەختێکی جوانە لە بێدەنجیدا کە ناتوانین بە وشە دەری بڕین ئەوەی لە ناخوانەیە ئەگرین ئەیکەین بە شعر ئەیکەین بە باوەڕی دینی ئەیکەین بە ئەفسانە ئەیکەین بە فەلسەفە. گۆران ئەڵێ چی هەرچەند ئەەکەم گۆران شاعریشی کووردە هەرچەند ئەەکەم ئەو خایاڵەی پێیماستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵباستم. حتا هەڵبەست چوارچێوەی هەیە بەڵام گۆران چوارچێوەکەی دەستنیشان کردووە. ئەو بۆ دوای کۆنسێرتێکدا بۆکەم لە هیلی داهاتووە. بۆیە هاوڕێیان یعنی ئەوەی کە ئینسان وا تێ نەگەی توانات هەیە هەموو شتێکی خۆت دەربڕی باشە وا تێ نەگەی کە هەموو هەستەکانت وەکو یەک ئیشیان نەکرد ئێستا ئیتر تۆ خۆت دەربڕینن نییە. وا تێ نەگەی کە تۆ دەستێکت ئیشی نەکرد هەستی بەکارهێنانی دەستت نامێنێ. دیکارت قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ دوای جەنگی نازان کوێ هەندێک خەڵقم بینی ئاخۆ بزانم هەست لەو شوێنانەی کە نامێنن بە لەشی ئینسانەوە نامێنێ ئەڵێ چوون هەنێ برینار دەستیان بە شمشێر دەستیان پەڕانبوون دوای چاکبوونانەوەی دەستیان نەماوە باسی هەستی خۆیان بۆ کردم کە ئێستش لە مێشتی خۆیانە دەستیان وا بەکارێنن کە ئەنەما وجودی هەیە ئەو پارچە ئەم بەشە لە ئەندامی لەش هێشتا وجودی هەیە. بۆی تۆ وا تێ نەگەی مەسەلەن کەسێک کە وەکو من و تۆ نابینێ ئیتر تۆ زۆر پێرفێکتی لەبەر دوو چاوە هەیە هەموو شتێکی پێبینی. جاری نالی ئەڵێ نالی زۆر جوان باسی کردووە ئەڵێ بۆ ئەوەی تۆ بە یارەکەی ئەڵێ بە جوانی ببینم پێویستم بە ڕووناچی نییە. یعنی ئەو کاتە گلەی نابێ ئەگەر نالی لەسەر دەمی ئێستاە بژایگو کارە باش نەبێ من یاری خۆم لە دڵی خۆمابینم پێویستم بۆ نیە گلەی بکەم بڵم کارەبانی یا ڕووناچی. لەبەرەوە سیرکەن هاوڕێیان نەقسی
ئەندامێک لە ئەندامە جەستەییەکانی ئێمە بە معنایانی هەستەکانی ئێمە باش ئیش ناکەن. زەحمەتە تەماشاکردنی یەکتر، وەکو ئاکتێکی کۆمەڵایەتی زۆر ئاساییە ئینسان سەیری یەکترەکە، بەڵام سەیرەکەی کە تۆ تەماشای ئەوی ترەکەی وەک ئەوەیە بچیتە ناو ئەوی ترەوە، وەک ئەوەیە دەرگا بۆ ئەوی تر پێ بێتە ناو ناختەوە. کیرکەگۆر ئەڵێ ئینسانەکان لەم دۆخە ڕائەکەن، زەحمەتە بۆیان تەماشای یەکتر بکەن، چونکە هەموو تەماشاکردنێک بەرگاکردنەوەیەکە لەسەر ژێرزەمینەکەی ناخی خۆمان. ئینسان لەزەت لەوە ئەبینێت لەو ژێرزەمینەیە بژی، ئەو ژێرزەمینە ناهێڵێ ئێمە خۆمان بین، کەواتە ڕێگری سەرەکی مانەوەمانە لەو ژێرزەمینە تاریکەی کە بۆ خۆمامان دروست کردووە پێمان وایە ئەوە بەختەوەریە، ئەوە بەختەوەری نییە، ئەبێ لە ژێرزەمینەکە بینە دەرەوە بۆی بڕیار بدەیت. جابزانە چۆن ناخ تەحەکوم بە دنیای دەرەوەی ئێماکە. ئەو ڕووداوانەی کیرکەگار دەڵێ ئینسان تەنیا بە ئازار دروستە بێ، ئەگەر ئازار نەچێژێ دروست نابێت. بۆیە ترسی ئەوەمان نەبێ کە معاناتی ژیان یا ئەوەی من پێڵێم کۆژان تەخیرمانەکە لەوەی ببینە خۆمان یاخود نەهێڵێ. کۆژانەکانن ئینسان کە ئازاری هەیە ئەنجاتوانێ ببێتە ئەوەی کە خۆی هەیە. سڵمان بەخێر بێ بەیانێکان باش بە خێراتنی هەمووتان بە تایبەتی و بە تایبەتێکی تریش بە خێراتنی دکتۆر برای عەزیز دکتۆر هەردوو برای عەزیز محەممەد تاها حوسێن و دکتۆر ڕێبوار سوەیلی و ئەمانە بەڕاستی بە حەقیقەت حەزەکەم لە بەرچاوی خەڵق لە بەرچاوی قوتابیانی بەڕێزی ڕێک و پێک و جوان و عاقڵی وەکو ئێوە ئەم قسەیە بکەم. ئەمانە سمبلی ڕۆشنبیرین لە کۆمەلگای ئێمە. ئەمە یەک دوو یعنی ئەتوانم بڵێم موقعێکی زۆر پرشنگدارن لە ڕووی فکر و لە ڕووی سەقافەت و لە ڕووی نووسین و لە ڕووی ئاکار و لە هەموو ڕێکۆ لمونە لای من حەقیقەتەن ئینشاءڵڵا لای ئێوە ژوا بێت و ئەوە هەموو کۆمەلگایە خۆتان ئەزانن بە کەمینەیەک پێش ئەکەوێت. ئەگەر کەمینەکە دەستی بڕوا و دەنگی بڕوا ئەوە باشتر. ئەو کەمینە باشی کە ئێمە ئێڵێن کەمینەیەکی ڕۆشنبیری ڕووناک بیر. بەڕێزان من زۆر تاخیرتان ناکەم بەڕاستی و بابەتە کە باسی کرد جەنابی دکتۆر محەممەد تاها زۆرم پێخۆش بوو کە ئەم مەسەلەی مڵتی دیسپلینەری دەرزوتنەوەیە بکەین بە عادەتێکی باش مەجموعەیە کەس دەست بڵێتەوە. هەم لە ڕاستیە ئێوە تووشی مەلەل نابن، هەم چەندین بیرۆکە و بیرروبۆچوونی هەمە جۆر وەرەگرن کەیتر ئەو کاتە مەسەلەکە خۆتانن. ڕاستەکەی مامۆستا و هیچ محازرێک چەند توانای هەبێ هەموو زانستت پێ ناڵێ، هەموو بابەتەکەت پێ ناڵێ. مەجموعەیە دەرگات بۆ کاتەوە ئەو دەرگاکان خۆت ئەچێ بێ بچیتە ناوی و دوایی دایخیت بە پێی ئەو چالاکیانی کە خۆ دەیکەی چالاکەکانیش تەنها خوێندنەوەیە، هیچی تر نییە. خوێندنەوە متابعەیە کە تۆ شتت خوێندەوە ئەو کاتە لە ڕێگای خوێندنەوە پەیوەندەکانی ئەمە لە ڕێگای خوێندنەوە یەکتریمان ناسیوە زیاتر. من تەڵەبەم هەیە بە هەزاران تەڵەبەم هەیە. یەکێ لەوانە جەنابی دکتۆر محەممەد تاها حوسێنە، یەکێ لەوانە با بڵێن بڵێم هەموو ئەمانە ڕێگای خوێندنەوە لە ڕێگای ڕۆشنبیریەوە بەڕاستی ئێمە نزیک بوونەتەوە لە ڕۆحیەن و دەرونیەن و لە یەکتری. بەڕێزان ئەوەی کە بە زۆر ئەزانم هەردوو بەڕێز شتی باشیان پێوتون بە تەکید، بەس من نازانم لەوانەیە دووبارە بێت ئەوە حازر بوومایە. ڕاستیەکەی ئەتوانم بڵێم ئەگەر لەسەر ڕۆجەرز بووانە لەسەر ڕۆجەرز بوو لەسەر ڕۆجەرز خۆی بنەمە ئێمە مەسەلەکە چییە لێرە؟ مەسەلەکە دوو بابەتی زۆر گرنگە و باسیشمان کردووە لەگەڵ
دکتۆر ڕێبوار و دکتۆر محەممەد تاها و زۆر کەسی ترکە دەروونزانی بە هیچ شێوەیەک لی تێناگەی ئەگەر نەچیتەوە بنەچەکە و بناغەکەی خۆی و زمینەکەی خۆی و بنەماکانی خۆی بنەمای دەروونزانی فەلسەفەیە. ئەگەر ئەتەیە بەڕاستی لە دەروونزانی تێبگەی ئەبێ بچیت بنەماک فەلسەفەکەشی تێبگەی. مستحیلە بتوانی لە فرۆید تێبگەی هەر وەکو فرۆید خۆی وەکو ئەوەی مامۆستا بۆ شەرحەکە ئەگەر نەزانی بناغە و بنەما فکرێکی یاخود فەلسەفێکی فرۆیچیە و هەروەها سکینەر و هەروەها ڕۆجەرز و هۆرنای و هەتا و سولیڤان و هەر هەموو لەمانە هەر یەک لەمانە ئەساسێکی فەلسەفی هەیە. لە ئەساسە فەلسەفەکە لە بنەما فەلسەفەکە تێبگە زۆر بە ئاسانی و بە جوانی و بە ڕێکوپێکی لە بیردۆزەکەی تێگەی. ئەمە یەک. دوو ئەگەر ئێمە هاتینە سەر ڕۆجەرز زۆر بە پوختی باسی یەکەم تووشی بەڕاستی دامەیەدەوە زیاتری سەعات بنێەوە تقریبەنەوە سەعات و نیوەکە. ڕۆجەرز بنەما فەلسەفەکەی ئەساس فینۆمێنۆلۆجیستە. فینۆمێنۆلۆجی یعنی ئەو شتەی کە دەرئەکەیە بۆ دەرکی من، ئەو شتەی کە من زۆر شت هەیە لای من وای دەرکەکەم لای تۆش وای دەرکەکەی کەواتە علاقەی هەیە بە ئیدراکەوە، علاقەیە بە پێرسپشنەوە. فینۆمێنۆلۆجی یعنی ئەو شتانەی کە بۆ من دەرئەکەوێ. لە سنتەری بیردۆزی ڕۆجەرز لە کەسایەتیە خودە و هەر خود بە تەنیانە چەمکی خۆت تێگەیشتن لە خود چۆن لە خۆت تێگەی. فاتمە چۆن تەماشای خۆیەکە، جوانە، عاقڵە، ناشرینە، هەتا دوایی چۆن تۆ خۆت هەڵەسەنگێنی، چۆن تەماشای خۆ دەکەی کەواتە چۆن خۆت بۆ خۆت دەرئەکەوێ. ئەم دەرکەوتنە بەنسبەت ڕۆجەرزەوە ئەڵێ یان واقعیە یان نزیکە لە واقعەوە یان واقعینە. سەریکە لێرە کێشەیەک هەیە پێشتر برنتانۆ باسی کردووە. ئەمە ئەڵێ ئیدراک، ئێمە ئیدراکمان وەکو یەک نییە، وەکو یەک لە شت تێناگەی. ئەمە وای کرد کە ئەلبێر کامۆ بڵێ هەموو کێشەکانی مرۆڤ بە درێژایی مێژوو بریتیە لە بەد تێگەشتن مس ئەندەرستاندینگ. ئێمە لە یەکتری تێناگەین. تۆ ئەڵێ سیر من ئەڵێم پیاز بەعەلەم هەردوو لە باسی هەمان مەوزوعەکەین بەڵام لە ڕوانگەی لە دوو ڕوانگەی جیاوازەوە. ئەمە مەسەلەیەکی ئەتوانم بڵێم مەسەلەیەکی قەدەریە، مەسەلەیەکە ئەگەر ئێمە لێی تێبگەین و ڕێزی لێ بگرین بەڕاستی پەیوەندیەکانمان خۆشترەکە. ئەگەر لێی تێنەگەین دائیمەن ئاژاوە و ناخۆشی لە بینمانە دروست دەبێت. یعنی خۆشی لەوایە کە ئێمە جیاواز بین. ئەو جیاوازت لە ئیدراکە هەیە. ئێستا کەواتە نەک لە ئیدراکە، تەنانەت لە ئیدراکی بەڕێزیشتا، لە ئیدراکی خۆشتا بۆ بابەتێکی زۆر مادی ئەگەر بڵێم ئەمەم بۆ وەسفکەن زۆر بە جوانی وەسفیکە حەزەکەی لێرەوە 4 سەعاتە دێمێ وەسفیکە. ئەو وەسفە وەکو پێوەرەگە هێنم ئەگەر هێنام لەگەڵ ئەمە بەراوردم کرد جوود نابن وەکو یەک. جاوەر وەسفی خۆت بۆ شتێکی مادی ئاوا جوود نەبن. من بەحسی بە ملیم بەحسەکەم، یعنی زۆر لەوانەیە زیادە ڕۆیی تیا بکەم بۆی بەڕێزت لێ تێ بکە. باشە نەخاسمە مەسەلەیەکی فکری، ئەخلاقی، ئاینی، عەقائیدی، بیر و باوەڕ چۆن لە یەکتری تێ بگەین. ئێمە لەسەر شتێکی مادی ئاوا زۆر نزیک نابینەوە جوود نابین لەگەڵ یەکتریا. کەواتە مەسەلەی دەرەکردنمان بۆ واقع یان ئەوەیە زۆر واقعیە نزیکە لە خۆمان. من جوانم بەڕاستی جوانم، من ناشرینم بەڵام ڕاشرین نیم. کەواتە لێرە درکردنم بۆ واقعی خۆم دوورە لە واقع ڕاستەقینەی کە واقعێک هەیە، واقعێکی ڕاستەقینەیە، واقعێکی شەیە لە مشی توایە. ڕۆجەرز ئەڵێ ئەگەر ئێمە زۆر دوورکەوتینەوە لەوەی کە خۆمان هەڵسەنگێنین، دوورکەوتینەوە لە واقع ڕاستەقینەکەی خۆمان، کەواتە ئێمە لادانێک دروست دەبێ، چۆن ئەڵێ غەدرێک لە خۆمانەکەین. ئەمانگەیەنێتە ئاراستەی ڕۆژانەی دەرونی. ئەمە لێرە قەتعێ بکەم و بچمە سەر بابەتێکی تر و دوایی کۆتاییشی پێێنم. بە ڕۆجەرز خاوەنی قوتابخانەی لە
علاج النفسي المتمركز چارە سازکردنی یاخود چارەکردنی دەرونی لە دەوروبەری خاوەنی کێشەکە ئەو کلاینتی بەکارهێناوە. ڕۆجەس ئەڵێ مرۆڤ نەخۆش نییە، کەواتە ئەو شەی نەخۆشی بەکار نایێنێ. کلاین عمیل معمیل وەکو معمیل چۆنەچی تۆ هەموو ڕۆژە لای یەکێک شتێکە کڕی تەماتە کڕی ئەو ئەبی بە معمیلی ئەو، کەواتە تۆ معمیلی هاتووی ئەو چارەسەرکردنە ئەڵێ لە دەوروخولی ئەبێ خاوەنی کێشەکە بسوڕێتەوە، نەک تۆ ببی بە شۆخا بەسەری وەکو چارە سەرکار دانیشی تەوجیهی، نە ئەبێ گوێی لێ بگری. بەڵام جۆگرتنەکە لەسەر چی؟ لەسەر سێتەوەرە. ئەم سێتەوەرە وەڵام لە خۆی، یعنی سێ پرسیارە، سێتەوەرە ئەبێ بە سێ پرسیار وەڵام لە خۆی وەرەگری. ڕێی چییە دەربارەی خۆت؟ شتێکم پێ بڵێ دەربارەی خۆت. ڕاوبۆچوونی چییە دەربارەی ژیان؟ ڕاوبۆچوونی چییە دەربارەی خۆت لە ڕێگای ئەوانی ترەوە؟ یعنی دایکت چۆن تەماشا دەکا، باوکت چۆن تەماشا دەکا، برادەرەکانت، کەسە نزیکەکان چۆن تەماشا دەکەن. ئەم معلوماتە هەمووی لە خۆی وەرەگری. دوای ئەوە ئەگەر وتی بەخوا من تەمەڵم یان من وانیم، ئەڵێم یان بەخوا کەس یارمەتی بنایە، ئەڵێم خۆت وتت وایە، وانییە، ئەوەی کە توی ئێڵی ئێستاوانیە. معلوماتەکە لە خۆی وەرەگری ئەیتەوە بەخۆی. ئەم پرۆسێسە طبعاً ئەمە زۆر بەپەلە باسی یەکەم، ئەم پرۆسێسە پێی ئەوترێ تەفکیکی زات، یعنی زاتی لێک ئەکەمەوە و جارێکی تر پێکی هێنمەوە جارێکی تر لە ڕێگای خۆیەوە، لە ڕێگای ڕوانگەی خۆیەوە. یعنی تەڵەبە هاتووە ئەڵێ من تەواو سنفی چوارم، مێشکم تەواو هیچ ناکە. زۆر ئاسانە. ئەوەی ڕۆجەرز چارەسەرکردنی دەرونی لە ڕێگای ڕۆجەرزەوە وەکو هەمبەرگەر وایە، برسیتەی خۆی تو یەکسەر بەپەلەدا ئەوەی فرۆید یاپراخەکەیە، زۆر درێژە خاینە. هەردووشی دوو ڕوانگەی جیاوازە، بەڵام ئەوەی ڕۆجە زیاتر ئەگونجێ لەگەڵ ئەم سەردەمە، لەگەڵ ئەم بەتایبەتی ئەم سەردەمەی ئێستاش، نەک ئەو سەردەمەی کە کاتی خۆی ڕۆجەس لە چلەکان و پەنجاکانی سەدەی 20. کەواتە تۆ بابە لە سێی متەوەسڵە دەرچی دکتۆر بن لە هینم لە کولیەم تۆ پێ بەڵێ لە سێ بدوز، ئەڵم ئاقینە لە 6 دەرچووی، ئەڵێ بەڵێ لە پۆلی 1 دەرچووی لە کولیە، بەڵێ ئەلە کەسانێک ئەم هەموو قۆناغە ببڕن قەت مێشیان جام نابێت، قەت بێ عەقڵ نابن. ئەخر ناوانیە دکتۆرە خۆ دواڵی ئەینەوت لە 3 دەرچووم، ئەینەوت لە 6 دەرچووم، نەدوت لە 1 دەرچووم، معناهەیە تۆ غەڵەت لە خۆت تێگەیشتووی. ئەم طبعاً تۆ کەیە بۆلات ئەو کەسە بۆ چارەسەرکردن، لەڵێ ڕۆجەزەڵ لە 150 چارەسەرکردنەوە خۆی هاتنی بۆ لای تۆ، معنای خەلەلێک هەیە لە مێشیا، خەلەلێک هەیە لە تێگەیشتنیا، تۆ بۆی ڕاستکەرەوە. تۆ وەکو فیتەر وای مەشینەکە تەماشاکەیکەیتەوە، ئەمە لابێ ئەوە لابێ، دووسێشتی هەر لە هی خۆی لە سپێر پارتی خۆی بۆی داری. ئەمە ڕاستەکەی ڕۆجەس ئەتوانم بڵێم تا ڕادێک لەسەر ئەساسی چارەسەرکردنی دەرونی شۆڕشێکی نایەوە، گۆڕانکارێکی کرد و لەسەر بنەمای فینۆمەنۆلۆجیش، یعنی ئەو شتانەیە کە دەرئەکەون بۆ ئێمە لە ڕێگای ئیدراکەوە چۆن لە شتەکان تێگەین، ئەوە زۆر ئەساسە، چونشێ زۆر بابەتێکی ئەمن ئەتوانم ئەو بابەتە ئەو مەوزوعە ئەو تایتڵە تاکە بابەتێک کە زۆر فەلسەفە و دەروونزانی نزیکە کاتەوە لە یەکتری. هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم سوتان وەرگرتە بێ و بەس حەزم کرد ئەنواع ڕسم ئەرێ دەستا ئازاری نەکەیەوە شەپڵە قایمەتان